بناوی خوای گەورە و میهرەبان هەر شتێک ناوی خوای لەسەر نێت باتڵە بەردەوامی نییە زەرەرمەندە هەمیشە پەشیمانی لە دووە بەناوی خوا دەست پێ دەکەین واز دەکەم دەنگم زۆرەوە نییە ئەجە جەماعەت چێ لەگەڵ منە بەناوی خوا دەست پێ دەکەین بەناوی خوش دەستمان پێکرد لە پرۆسەی زەواج داوای لێبوردن لەو کچ و کوڕە جوان و گەنجانە دەکەم کە هێشتا زەواجیان نەکردیە تۆزەک برینیان دەکولێتەوە و خەمی لێ دەخۆن و فکر دەکەنەوە و لەوانەی ئەو ڕۆ بچنەوە کێشەی لۆ ماڵێ دروستکەن ئەو کێشەیە علاقەی بەمنەوە نییە خوا دەزانی بە مامۆستا جیهادم گوت با کوڕ و کچەکان نێن مشکلەی لۆ من دروست دەبی دوایێ هەر قسە بە من دەگوت بەس هەوڵ دەدەم تۆزێک مڕاعاتیان بکەین وا باسکەین کە ئەوانیش ئیسفادەی لێ بکەن بابەتی من باسی ئابووری خێزانە هەڵبەتە پێم وایە دووەم هەفتەی ئەو خولەیە وا باش بوو کە بوو بە شەشەم هەفتەم هەفتە هەتا جیاوازی جێندەری و شێوازی ژیان و کێشەکانی خێزانی و ئەوانە هەمووی تێدا تاوتوێ کرابە لە خولەکەی جا ئەو کاتی منیش بەهات بام باسی ئابووری خێزانم کردم فی کل ئەحوال من هەندێکیش دەسمە سەر لەبەرەوەی بەشەکە لە اختصاسی من دەسمە سەر کێشەکانی خێزانی و جیاوازی لە بیر و ڕاو و فکرکردنەوەی ئافرەت و پیا و بەڵام زۆر نا ینی بمبورن سەریع بەسەریدا دەڕۆم مەوزوعەک هەیە لەوانەیە زۆربەتان گوێتان لێ بوو بی بەڵام لەوانەی کە گوێیان لێ نەبووە دەیڵێم و ئانەشی گوێیان لێ بوو با دووبارە بی کەسێک دەستەکن ئیمامی شافعی پێی دەڵێ یا ئیمام بەڕاستی وەزم زۆر خراپە لە ڕووی مادیەوە ئەو مادەی کە پەیدای دەکەم ئەو ئینکەم و داهاتەی هەمە بەشم ناکات ئیمامی شافعی دەڵێ چەندی پارە پەیدا دەکەی دەڵێ 5 درهم یان 5 دینار دەڵێ بڕۆ کن خاوەنکارەکەت بیکەت 4 دینار هەڵبەتە لەکن هەندێکتان معلومە ئەو حادیسەیە کە ڕوویدا ئەو حەدەسەی کە لە بینی ئیمامی شافعی ئەو کەسی کابرا دەڕواتەوە دوای ماوەک دێتەوە دەڵێ یا ئیمام وەڵڵا هەر وەکو خۆمم حەل نەبوو ئیشەکەم دەڵێ بڕۆ بیکە 3 دینار فترەی پێدەچی دەگەڕێتەوە دەڵێ هەزار ڕەحمەت لە داک و بابەت ئێستا مرتاح ئیسراحەت ژیانم پێڕادەگەم دەتوانم بەو 3 دیناری ئیدارە بکەم بە پێوەری عەقلیمە و فکرکردنەوەی ما بالعکسە کاتێک ئەمن بێمەکەن جەنابەت بڵێم ئەمن مۆزەفی تومە پێڕاناگەم دەبی پارەم لۆ زیادکەی مەفروض وایە زیادی کەی لەوەی ئەو پارەی بەشم ناکا لەبەرەوەی مەساریفم زۆرە منداڵم گەورەوە ئیشم زۆرە پێویستم بە خانێ پێویستم بە سیارێ کەچی ئیمامی شافعی لەو سەردەم دەڵێ بڕۆ کەمیکەوە هەڵبەتە عوزرەکەی لێوێ باس کردیە بەڵام من دووسێ عوزری دیکەشی لەگەڵ زیاد دەکەم عوزری یەکەم دەڵێ ئەو 2 دینارەی کە زیاترت وەردەگرت حەرام بوو بەرەکەتی لە 3 دینارەکەی دیکەش بردبوو زۆر جوانە یعنی هەنجەتە چی جوانە لەوەی ئینسان حەرام نەخوا بە حەرام خواردن بەشێک لەو پارەی کە هەتە کە حەڵاڵەکەشە بەرەکەتی نابی بەڵام دووسێ شتی دیکەشمان هەیە تێدا دەتوانین ئینسان ئیستینتاجی لێ بکە ئیستینباتی لێ بکە لەوانە یەک زۆر جار لەبەر زۆری پارەی ناتوانین پلانی لۆدا بنین زۆر جار لەبەر زۆری پارەمان پێوەردەکەین زۆر سرف دەکەین وا هەست دەکەین کە زۆرمان هەیە با زۆری سرفکەین پارە هەیە با قاتەم نەبی قاتەشکەش زیادکەم با پارەم هەیە ئەو خواردنە دەخۆم خواردنەشکە زیادکەم پارەم هەیە ئەمڕۆ نیوەڕۆ نانەکی چەورم خواردی با ئێوارەکەش هەر چەور بی کەواتە لەبەر زۆری پارەکەی ناتوانی پلانێکی اقتصادی جوان لە بۆ خۆت دابنی هەندێک جار هەر یەک لە دوو ڕەگەزەکە مەسەلەن پیاوەکە پارەی پەیدا دەکات لەبەر ئەوەی زۆری پەیدا دەکات لە ماڵێک منداڵەکان خێزانی خوشک و برای هەست بە هەبوونی و نەبوونی پارەکەی ناکەن زۆری سرف دەکەن کاتێک کە کەم بۆوە ئەوانیش پێ لە خۆیان دەنێن دەڵێن بابمان پارەی کەمتر پەیدا دەکات پیاوەکەم کەمتر پەیدا دەکات خێزانەکەم کەمتر پەیدا دەکات دەبیتە هۆکاریەوەی کە من سیستەمەک لۆ خۆم دابنێم دەبیتە هۆکاریەوەی کە اقتصادی بکەین لە ماڵێ تا ئێستا کەلیمە اقتصادیکردنەکە جوان ڕوون دەکەینەوە حەزم لێ بوو ئەو ئاەتە ئەو چەند ئاەتە لە 63 تا 67 لە سوورەتە چیە؟ فرقان ئەمن تەرکیزم لەسەر ئەو طبعا ئەوە ئیش ناکە بەداخەوە بە ئەو هەنزیکم تەرکیزم لەسەر ئەو والذین إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما طبعا أون آياتي وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا
تصور دەکەم بەڕێی خۆم یعنی وەڕێی منە نزیک بیلەوەی کو هەمومان فاتیحەمان بەبەرە دەبی ئەوەی فێرە منداڵەکانمان بکەین مەبادئی زۆر جوانی ئینسانبوونی تێدا لە عەبدایەتی خوا لە عەبدایەتی ڕەحمان ئەو سوورەتە بڕۆنەوە پێشتر وشەی ڕەحمان زۆر بەکارهاتێ لەو سوورەتەی مەبدەئی سەرەکی لە ڕێخستنی سیستەمی خێزانی ئابووری خێزانی ئەو ئاەتێ والذین ئیذا ئەنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما هەموو ئەو محازەڕەی من تۆتەڵەکەی تعبیرە لە شەرحی ئەو ئاەتەی ئەگەر هەمومان تێگەیشتین ئەو ئاەتەی خوای گەورە مەبەستی چییە دڵنیاتان دەکەمەوە پێویستان بە محازەرات و بە خوتبە و بە کتاب و بە خوێندنەوە بە هیچ نابێت هەر لەبەر ئەوەیشی کە ئەمە بەداخەوە پشتمان کرد لە ئەسڵی علمی دینی ئیسلام ئەوها پاشکەوتی ئەمن دیراسەم دەکرد لەسەر اقتصادی عالەمی لە بۆ ئەو محازەڕەی تەمان ئەوم لە مێژە هەیە ینی تقریبا 8 ساڵ پێش تا محازەرانم پێشکەش کردێ لەسەر اقتصادی خێزان یان اقتصاد بەعام بەڵام ئەوڕ گوتم بە هەندێک ئەبدەیت بزانم تشتی نوێ چییە لە بۆ اقتصاد دەزانن اقتصاد لە تاریخی بەشەریەت بیلعکس بوویتەوە سەردەمانێکی ئەمە ڕئیسی دنیای بووین وەکو موسڵمان لە ڕووی اقتصادیەوە ئێستا خەڵکانێک ڕئیسی دنیایانە کە ئەمە بووینە ژێردەستەی وان ئەو پۆینتەرەی بەردەستی من ئەوان دروستیان کردێ من دەی بەکاری بن ئەو پێدەگوترێ کۆنتڕۆلی اقتصادی عالەمی وای کردیە موسڵمانێک لە شوێنەکی ئاخیر دەرەجە خزمەتکردن بە دینی ئیسلام پۆینتەرێکی بەکاردێنم کە کەسەکە موسڵمانیە دروستی کردێ ئەو شاشەی دەیبینن ئەو ئینارە و دیکۆڕە ئەو کامێرەی دەیبینن هەر هەمووی ئەو بەردروستیان کردیە دیوی غەرب دروستیان کردیە هۆکارەکە تێنەگەیشتنمان و دوورکەتنەوەمانە لە مەبدەعەکەمان کە پێدەگوترێت قورئان و سوننەیان پێدەگوترێت دینی ئەسڵ ئەگەر بگەڕێنەوە سەر دین پێکهاتەی ئەو محازەڕەمان هەموو لۆ بە ئاسانی ڕوون دەبتەوە زۆر زۆر بە ئاسانی دەشبینن ئێستا کە باسی دەکەم ئەوە بنەما سەرچەکەیمەیە لەو محازەڕەیان لەو سمینارێ بەڵام چەند تێبینیەک لە بۆ ئەو خوشکبرانەی خۆم لەوەی کە چوونەوە ماڵێ یان کە تەواو بووین هەر یەک لە ڕاست خۆی پرتەی نەکا قسەم پێ بڵێ و یان یەکێک بڵێ بەخۆی ئەوهانیە و وا دەڵێ و یەکەشکە بڵێ بەخۆی هەندە دەوڵەمەند نییە و قسە لەسەر پارەی دەکا ئەوانە لۆی دڵتان مرتاحکەم و بە ئیسراحەتی خۆتان زەمی من نەکەن هەندێک تێبینیم لە بیدایەتی سمینارەکەیدانا یەکەمیان ئەو بابەتیان باسی دەکەم نەزەریە یعنی چی یعنی قسەی زلە ببورن یعنی قسەی بەس قسەیە عملی تێدا نیە من هیچ عملم نییە لێرە بەس قسەی دەکەم لە بواری پراکتیز لە بواری عملی کێشەتان لێ دێتە پێش لەو قسانێ من دەیکەم جێبەجێ بکەن کێشەتان لێ دێتە پێش نەڵێن وەڵا ئەوە دنیا ئەوڕۆ دەزانم خۆش دەبێت دنیا شامی شەریف دەی بە 100,000 ژیان بەڕێوە دەسی لە مانگەچی بەڵام دوایە نەچم برێن وەڵا بەشی نەکرد کابرا هەبوو گوتی مەلایەک گوتبووی هەر کەسەکی مەسەلەن 1000 دیناری بکاتە خێر خوا 10,000 داتەوە دەی بکاتە خێر 100 داتەوە یەکەشیش لەوێندەر 10,000 ڕاست خست بۆ ناو سندوقەکەی چوو بۆ ماڵی چاوەڕێ کردبوو بزانم چێ 100,000 لۆ دەینتەوە بانجی عسرێت دا پاش خوتبەی دەستەوە مزگەفتە دەرێ من 10,000 دایە دەبی 100,000 دێ ماوەست یەکاکە من لۆ 100,000 دەمێ گوت کاکە تو لە خوتبەی نەتگۆ گەر 10,000 بکەی خێر خوا 100,000 داتەوە باوەم گوت وەڵامیش دەمەوەتە خستە ناو ئێرە بینە بکەوە بزانە دەی تێدا یاننا سەتی خۆم نەدەیەوە دنیا خرا دەکەمست کورە کاکە لە ڕای خۆ پێغەمبەری ئەمن باسی ئەجری 100,000 کرد باسی خوای گەورە بەناو عەشکە 100,000کە دەداتەوە خوا دەزانی ئەو ڕۆنیە لەوانەیە ساڵش کە بی گوتی بەخوا من ئەوە قانونەکەی مەبداکەی دەبی 100,000کەم دەیە ئەلێرە ئەمە کە باسی نەزەریاتی اقتصاد دەکەین خۆشە کتاب هەیە ئێستا بڕۆ چی دەتەوێت لەسەر اقتصاد باسی دەکەن بەڵام لە بواری تەطبیقی کابرایەک زەرەرێکی گەورە دەکا لە ئەوروپا بێ ئەو زەرەرەی بکە هەموو بانقەکانی دنیای ئۆفەری دەدەنێ دەرەنوەرەوە زەرەرەکەت لۆ تاویز دەکەمەوە بەڵام لێرە دەبی هەموو برایەکان و خوشکەکان خڕ ببنەوە پارەی لۆ خڕکەنەوە پارەکەی بدەنەوە کەواتە لە بواری تەطبیقی زۆری فەرقە لێ کاتەکەمە باسی ئەو شتان دەکەین احتیمال لەکن هەندێکتان بڵێنەوە بەڕاستی نەزەریاتە جێبەجێ نابی ڕاست دەکەی لۆ ئێستا جێبەجێ نابی ڕەنگبی لە داهاتوو پێویستت پێبی ڕەنگبی لۆ تو باش نەبی لۆ جیرانەکەت لۆ برادەرەکەی تەنیشتت ئیسفادە هەبێ ئەوە نەزەریە خەریتەیە فقط یعنی خەریتەکە دەیدەمە بەردەستان لە بواری تەطبیقی ئەو خەریتەیە کە مهندس دەیدا لە بۆ دروستکردنی بینای
بیدەنە منە من نازام جێبەجێ بکەم خۆ هەر خەریتە نییە بەس دەیداتە وەستایەکی وەستایەکە جێبەجێ دەکەن لێ لە شوێنی خۆی بەکەڵک دێت. دووەم تێبینیم کە پێویستە پێتان بڵێم مەرج نییە من دەیڵێم لە بۆ هەموو تاک بە تاکتان گونجاوبی چونکی جیاوازیمان هەیە ڕەنگبی هەندێک جار مەجای جێبەجێکردنت نەبی ڕەنگبی لۆ ئێستا مەجال نەبی ڕەنگبی هەر هەتا نەتوانی ئەوەی کە من دەڵێم جێبەجێ بکەیت. لۆیە نەزەریاتی علمی با بڵێن مامۆستایەک باسی بیرکاری دەکات شەرت نییە ئەو بیرکاریە لۆ هەموو ئەو تەڵەبانی کە هەیە بتوان لە ژیان جێبەجێ بکەن بەڵام دوو تەڵەبە دەستە بەشی بیرکاری لە کولیەی دەستە بەشی ماتماتیک لەوێ ئیستفادەی لێ دەکات کە تەخەڕوز دەکات و هەر شتێکی تەواو دەکات بەڵام لە داهاتوو منداڵی دەبی دەرسی پێدەڵێ دیسان لەوێ ئیستفادەی لێ کردەوە. لێ ئەمە کە باسی نەزەریاتی اقتصادی دەکەین شەرت نییە هەموو تاک بە تاک پێویستی بە هەمووی بی ڕەنگبی جوز ئەگلە تو پێویست بی جوز ئەگلۆ برادەرەکەی تەنیشت پێویست بی. باشترین سوود بینین لەو سمینارەی کا دەکەم ئەو قسەی منتان لەبیربی باشترین سوود بینین لەو سمینارەی من ئەگەر بەڕای من دەکەن وەکو پێشکەشکار بیرۆکەی لێوەگرن فکرەی لێوەگرن هەموو شتێکی بە قسەی من مەکەن ئەوەی من دەیڵێم وەکی گوتم باسی اقتصادە باسی دارایی خێزانە بەڵام جەنابەت دەتوانی بیرۆکەی لێوەگری زۆر لێی من باشتر و زیاتر تەطبیقی بکەیت وازحە ئەوە یعنی بەشەکە لە علمەکەی بەڵام بەشە گەورەکە لەک نەخۆتە کە تەطبیقی دەکەی بەر ئەوەی ئابێتەوە سەر ئەو لەبەرەوەی هەر عائیلەک شێوازی ژیانی جیاوازی هەیە ناتوانین پێوەری ژیانی من لەسەر ژیانی تو دابنێ ناتوانانی ژیانی تو وەکو ژیانی من بی خی گەورە ئەم تو جیاواز دروست کردیە لێ دەبی پێوەری کەی بە ژیانی خۆت بیتاشی چەک و داسەش دەست دێ بیتاشی بە ژیانی خۆت بکات لۆتو بگونجێ شەرت نییە کە من ئێستا ئەو قسانە دەکەم وەڵا ئەو قسانات و دەتزانی و لۆ بە خۆت تەطبیقم نەکرد لۆ بە خۆتوانی شەرت نییە ئەگەر غەڵەت نەم دکتۆر تارق سۆدان قسەش جوانی هەیە دەڵێ ئەگەر کەسێکتان دیت مدیرێکی لێهاتوو بوو لە دائیرەکی بەڵام مدیرێکی باش نەبوو لە ماڵی خۆی گلەی لێ مەکەن احتیمالە لە دائیرەکەی خۆی تەنها خۆی بڕیار دەربی کەسیت کە نەتوانین لە زیاتری بڕیاردا بەڵام لە ماڵی خۆی خێزانی هەیە منداڵی گەورە بووە برای هەیە خوشتی هەیە داچی هەیە بابی هەیە داچی خێزانی بابی خێزانی برای خێزانی خوشتی خێزانی برای خۆی خوشتی خۆی کە سوکاری خۆی جیرانەکەی ئەو هەموو فاکتەرەی لۆی ئەمن بتوانم ئیدارەکی باشی خێزانی خۆم بکەم جێی گلەی نیمە ئەگەر سەتا دەم بە بەرکەوی لە سەتا دەیەکەی خۆم نازیح بم کەواتە نازیحم لێ ئێستا کە باسی اقتصاد دەکەین مجموعەک فاکتەر هەیە لێرەش باسی دەکەم کاریگەری لەسەر منیش هەیە و لەسەر جەنابیش هەیە و لەسەر تاک بە تاکمان هەیە ڕەنگبی وای کردبی ئەمنیش نەتوانم جێبەجێ بکەم نەتوانم پێشکەوم ڕەنگبی جەنابیشت نەتوانی پێشکەوی لێ شەرت نییە ئەوەی من دەیڵێم مامۆستایەک لە خوتبەی هاوار دەکا کاکە مزگەفتمان تەواو نابی خێرتان دەگاتێ بگەنێ مامۆستا تو بە خۆت سپارەت دانایە لۆ هێتا قسەی ئەو قسانە دەکەی لۆ عەمەل پێ ناکەی بە قسەی خۆت کاکە مامۆستاش پێویستی بەوەی یارمەتی بدەیت خۆ ئەو لەو دەوڵەمەندانە نییە تا بەخۆی تەواوی بکات بەڵام ئەو دەبی پەیامەکە بگەینی وازەحە فکرەکەم یعنی ئەم دەی پەیامی اقتصادی بگەینم بەڵام دوای نەڵێن وەڵا هەژار لۆ بەخۆی وا نەبوو لۆوە نەوشەی نەبوو ئەو پارە زلەی لۆ نییە کە ئێستا باسی دەکات مادەم ئەو سیستەمە اقتصادیە نازداری دەزانی لۆ بە خۆت جێبەجێت نەدەکرد مامۆستا مەلا تەیب برادۆستی هەیە نازەم چەند کەس دەیناسی لە مەسیف لە پیرمام خوتبەی دەدەن قسەشی هەیە لە ئاخری هەموو خوتبەکانی زۆر بەدڵمە دەڵێ ئەمن ئەوە قسەی خۆم کرد ئەگەر بەخۆش بە قسەی خۆ نەکەم زەرێرێکم ئەوە ئەسڵەکەیە ئەمن ئەو قسانە دەکەم ئەگەر بەخۆشم بە قسەی خۆم کەم خازانزمە و بەخۆشم بە قسەی خۆم نەکەم زەرێرم تێبینیەکی دیکە ئەمە ئەوڕۆ باسی پەیداکردنی پارەی ناکەین خۆتان مرتاحکەن پێتان ناڵم کو پارە پەیدا دەبی ئەوە دەبی بێن پارەم بدەنێ هەتا تێتان بگەینم پارە و پەیدا دەبی دەبی دابنیشن لەگەڵم بە تایبەت لۆتان ورد دەکەمەوە پارە لە چێ پارەی لەکنە تا لێستینین بەڵام باستان لۆ دەکەم ئەو پارەی لە جیرفانتانە کوی سەرفکەن بەڕێزان مامۆستایان خوشکانی بەڕێز ئەساسی اقتصاد سەرفکردنە نەک پەیداکردن ئێستا هەر یەک لەو منداڵە جوانانە چاوگەشانە زۆر پارەکی زۆر نا 50,000 بخە بەردەستی بزانە چی لێ دەکە دەزانی سەرفی بکە نازانی ڕەنگبی هەر هەمووی بداتە دوکاندارێکی لە بەرامبەر دوو کێک و دوو نەستەرەی هەر ئەو 50,000 نارەی بدە گەنجەکی دووسێ پلانی لۆ دادەنێ بەڵام پلانە سادە
مەسەڵەن دەچی جلکەش پێ دەکڕی دەچی برادرش پێ داوت دەکا هەر باشترێ لە منداڵێک ئەو 50,000 بدە یەکەشی خاوەن خێزان دەڵێ زۆر باش وەڵڵاهی پارەی مۆلیدەکەم تەرتیب بۆ مانگەی 50,000 بدە بزنسمانەچی دەڵێەوە 50 کوف کردکەم و بیکەمە 55,000 کو بیکەمە 6,000 کو بیکەمە 100,000 50,000 بدە ماڵە فەقیرەچی وە دەزانی ملیۆنێک دۆلارت دایت چونچی لەکنەوی گەلک گەورەیە ڕقەمەکە دیتا فەرقەکە لە چیە لەو ڕقەمەینە کە پەیدای دەکەین لەو سەرفەیە کە تو سەرفی دەکەین کوی سەرف دەکەین لۆیە من لێرە باسی ئیدارەی مالی دەکەم باسی پەیداکردنی ماڵ ناکەم کو پارە پەیدا دەبی ئەوە وەختی دەوێ و کاتی دەوێ و مەشاکلی زۆرە و تەعینات نییەوە مشکلی من نییە مشکلی خۆتانە بە خۆتان پەیدایکەن لە خۆتان پارە بەس ئەوەندی لە ناو بەرگتانە پێتان دەڵێم کوی سەرفکەن ئاسانەوە دیسان ئەو تێبینیەشم هەیەمە وەکو موسڵمان دەبی تەسەوری خۆمان بەرامبەر پارەی ڕاست بکەینەوە یەکەم ئەمەوا دەبینین دنیا مەزرعەتەکە لە بۆ ئاخرەت ئەو پارەی هەمانە دەیچینین لۆی شتێکی لە ئاخرەت پێ بدورینەوە بەڵام لە بەرامبەردا ئەنگۆش لێتان دیار لەولایەتەوە منە ڕوو لەولایە لەولایە شەیە لە بەرامبەردا خوای گەوردە فەرمێ پارەت هەیە لۆی بە قەرز بیدێ من کەواتە دەبی پارەشت هەبی لەو دنیای ئەو هاوسەنجیە بەڵانسە پارێزی نەڵێ وەڵا پارەی هیچ نییە ناپارە شتە نەڵێ پارە شتە پارە هیچ نییە بە نسبەت قیامەت ئەمە لە دنیا دروست نەبووینە لۆ قیامەت دروست بووینە بەڵام دەبی من ذا الذي يقرض الله قرضا حسنا چی هەیە پارەی هەیە بداتە خوای بە قەرز پێغەمبەر سەڵام دەفەرمێ وا بژی کە غەریبەچی یان ڕێبوارەچی بەسەر ئەو ڕێدا دەڕۆی دەبێت تەسەوڕەمان ڕاستکەینەوە ئەمە لە دنیای دروست نەبووینە لە بەرامبەردا ولا تنسى نصيبك من الدنيا خوای گەوردە فەرمێ دەبی لە دنیاش نەسیب و بەشی خۆت لەبیر نەکەی بەڵانس ڕاگری ئەگەر قەرار وایە ژیان لۆت وەک هاتیتەوە لەبەر بێ پارەیی لەبیرت بی ئەمە لە دنیای دروست نەبووینە بەجێی دێڵین ئەگەر قەراریش وایە پارەت هەیە الحەمدولله و خوای گەورە فراوانی کردیە لەسەرت ولا تنسى نصيبك من الدنيا بڕۆ ئیش لە دنیای خۆت ئیش پێ بکە و بەردەوام ولا تجعل الدنيا أكبر همنا دنيا نبي تجورتين خمان بلام لبرام بردا اليد العليا خير من اليد السفلى دبي أو دست بيروز جوربين كبتوانين ببخشين دست شي بخشن ده بيروستر وجورتر دست شي ورجر أما ده يبوم أبدأ باري بيدا كين كببين أو بخشن ده أول تنها وكوجوتم دمي بس عندك سمككاني بدائي باس كم لويك مفهومي محاضرة كم زوان تربقات كواتا ئەمە ئامانج لە بۆ پارەی دانانین پلان لە بۆ پارەی دادنێ ئەو قسەم دووبارە دەکەمەوە ئامانج لە بۆ پارە دانانین یعنی پارەی ناکەینە ئامانج بڵین لە ئەوەندە ساڵێت کە ئەوەندە پارەی پەیداکەم لە ئەوەندە ساڵێت کە ئەو هەڵە پارەی پلانی لێ دادنین ئەوەندە ساڵێت کە پارە چی لە من کردیە چی لە من گۆڕێت چی لە من باش کردیە ژیانی منی چ لێ کردیە کو دەتوانم ژیانی خۆمی پێچاکەم ئەوە پلانی پارەیە لە بری ئەوەی بیکێ ئامانج فکر لێ بکەیەوە کە پارەی بکێ هەدەف لە ژیانی خۆت نادەیکێ وەسیلەک لەوەی هەدەفەکانی ژیانی خۆتی پێ تاقیق بکەیت دیسان تێبینی مایشتا نەچوومە ناو محاضەرەی کاکەماندی بووین بڕۆ بزانم محاضەرەکەت چییە هیوادارم کێشەی ناو ماڵەکان دروست نەبی یەک بڵێ ها ئافرەت لەگە توی بوو هاتوو دەنازانی سەرف کە هەر پێوەردەکەیش بێ وەڵا پێ هاتوو بزانە هەموو جارە دەرێمە خەتای تووە تو بە قسەم ناکەی کاکە گلەی من نەکەن قسەی بە من نەڵێن لە ڕای خوا پێغەمبەر ئەمن تەنها مەجموعە کوشەتان پێ دەڵێم هەندێک کەریمە لە دەوی من دێتە دەرێ ئەنگۆش بە کەیفی خۆتانە جێبەجێتان کرد نەتان کرد بەس لۆ قسەی بە من دەڵێن ئەمنی فەقیر چم کردیە دەمەوێت ژیانتان خۆشکەم ئەمن لەگەڵ هەردوو چینمە هەوڵی زۆر جددیش دەدەم کە بێلایەن بم لە قسەکردنم بێلایەن بم لە تۆمەت بەخشینەوە بێلایەن بم لە قسەی خۆش لەوەی کە هەردوو لا بتوانن جێی خۆیان ببینەوە لە ناو محاضەرەی ئەگەر من گوتم هەموو خەتای ئافرەتانە ئافرەت تێ خۆی نابینتەوە لە ناو مۆزوع ئەگەر گوتم خەتای پیاوانە ئافرەت هەموو قوربانینە دیسان پیاوەکان لێم عادز دەبن نا یەک سمینار یەک سلایت یەک قسەم نییە تەنها لۆ یەک چینی بەس لۆ ئافرەتیان بەس لۆ پیا نیتم هەمیشە دەبینن ئینشاءڵڵا هەمیشە دەڵێم هەردووک پێکەوەی دەبی بە هەردووک پێکەوە سیستەم دابنێن ماڵک ناجح نییە کە بەتەنێ یەکەند سیستەمی اقتصادی دادن ئەو بیرۆکەی لادەن پرسیارم لێ بکەن ئەرێ چێ باشە ئیدارەی ماڵێ بکات لە ڕووی پارەوە پیاویان ژن وازی لێ بێنن بەجێی بێڵن تەرچیکەن فکر لێ مەکە هەر فکر لێ مەکەنەوە دەمانەوێت هەردووکمان پێکەوە ژیان دروستکەین
خۆشترین ژیان ئەوەیە کە هاوبەشی ژیانت لەگەڵت بی. باشترین شێوازی دانانی سیستەم لە ماڵێ ئەوەیە کە پێکەوە دایبنێن، ژن و پیا و پێکەوە دابنێن. منداڵت باش دەردەچی، پارەت باش لۆ دەگەڕێتەوە، خەڵک خۆشی دەوێن، دەتوانن علاقات اجتیماعی باش بکەن، دینتان پێ دەکرێت، دنیاتان پێ دەکرێت، قیامەتیشتان پێ دەکرێت. کەواتە ئەو پرسیارەی جواب نادەمەوە ئەرێ دکتۆر مامۆستا وا باشە پیا و پارەی لەبەردەست بیان ژن پارەی لەبەردەست بی. وا باشە هەردووکیان پاریان لەبەردەست بی. بە گوێرەی سیستەمی ماڵ کە باسی دەکەم. دەڵێ ژن و مێردەک باش بوو لێرە نووسی و مەگەنا لە بیرم دەچێت. ژن و مێردەک دەبن گەنجن، تازە ژن و مێردایەتیان دەست پێ کردیە، 2-3 ساڵەکە پێکەوەنە، بە بەردەوامی کێشیان هەیە لە ماڵێ، بە بەردەوام مودەمێ کێشەیە، دەستنەوە ماڵێ و سپلێتە لۆ گەرمەوە لۆ ساردە. خۆی ئەگەر لە هەنجەت بوون لێک مشکل هەموو دەمێ مشکلە هەیە، ئەگەر هەر لە هەنجەت بوون دەڵێ و جلکە لۆ لێرە فڕەدە. هەنجەتەش پێ دەگری ئاسانە، لۆشی و حازر نییە وهاکەدە. ڕۆژێکی گەورەترین مناقەشەشیان مناقەشەیانە لە ئەرک و بەرپرسیارەتی. ژنەکە دەڵێ ئەرچی من نییە مشی و لێ بنێم، پیاوەکەش دەڵێ ئەرچی من نییە پارەی پەیداکەم، ژنەکە دەڵێ ئەرچی من نییە منداڵی بەخێوکەم، پیاوەکە دەڵێ ئەرچی من نییە منیش بچمە دەرێ ئیش بکەم، وەڵحاصڵ وهاکەدە. ڕۆژێکی پیاوەکە دەڵێ کاکا من داک و باب و خوشک و برای خۆمم داوەت کردێ. ژنەکەش دەڵێ باشە خواردنیان لۆ بینە. ئەویش وا تێدەگات لەگە ئەوەی یعنی برنج و گۆشت و ئەوانە بینە هەتا لێ بنێم. ئەویش دەچی فەردەک برنج و 2 کیلۆ گۆشت و 2 مریشک و شتانەی کە ینی ئەو پیاوانی وەکو خۆ من دەزان ئەو شتانە بکەن دەستن فاسوولیای دەین و ئەوانە خواردنەش حکامل لە مەطبەخێ دادنێ. وەڵا نێوەڕۆ دادێ و مێوان دێن هەمووی لەسەر سفرەی دانیشتێنە دەرەتە ژنەکەی دەی ئەو خواردنەی ئەوانەی هینابووم کە لێت نایە دەڵێ ئاوەتەوە ئێستا دەینم فەردە برنجیان لە پێش دادنێ ئەوە ڕوون و ئەوی کە هینایت ینی بریشکی باخ ساغی و دەڵێ چییە؟ دەرلێ من خزمەتکاری با بچم ئەتو کەسوکاری خۆت داوەت دەکەی من نانیان لۆ حازرکەم بە خۆت نانت لۆ حازر کردم. جا دەست پێ دەکەن دەڵێ ئەوە من نەم کڕیە بەعاردی داددا، ئەویت کە دەڵێ ئەمن پارەی منی پێ نەدرا فڕیددا، وەڵحاصڵ ماڵەکەی کاول دەکەن. تەنها یەک هۆکار هەیە کە ئەو دوو کەسە نەیانتوانی قەراریان نەدایە پێکەوە ژیانی اقتصادی خۆیان ببەنە پێش. قەراریاندا هەر یەک بە تەنێ ژیان باتە پێش. بالفعل پیاوەکە ئەرچی خۆی جێبەجێ کرد خواردنی هینا، ژنەکەش دەڵێ منیش نایکەم لە بەرەوەی بڕۆ خواردنی لۆ کەسوکاری خۆت بینم. ئیدارەی ماڵ، ئیدارەی پارە لە ناو ماڵیش وا باشە هەردووک پێکەوە بیکەن. جا مهم نییە چۆن پارەی پەیدا دەکەن هەردوویان خوشکان خاستن ئەو قسەی لۆنگۆ زۆر دروستە. شەرت نییە ئەگەر تو پارەی پەیدا نەکەی وەڵام من ناتوانم ئیدارەی پارەی بکەم، نا بە پێچەوانەوە ڕەنگ بی ئەتوو بتوانی باشتر ئیدارەی پارەی بکەی کە خۆت پەیدای ناکەی، چونشی ئەتوو دەزانی کە مەجالت هەیە کە فکرکەوە ئەو پارەی کو سەرفکەی. با بچینە سەر بابەتەکەی هێشتا هەر لە چەند تێبینێکین. ئایشدا قەناعات لە سەروی هەموویتیان. قەناعات سەرەتا و سەرچاوی سیستەمی داراییە و بنەمای خۆشگوزەرانی داراییشە. نمونەشی زۆر سادە. دەچیە ماڵەکی قەنەفەیان نییە لەسەر بەڕەکی سادە دانیشتینە ژیانێکی خۆش 2000 جار تەکلیفت لێ دەکا فەرموود لێ دەکا لە هاتنە ژۆرێ. کەچی دەبینی کە دەچێت ژۆرێ ئەو ماڵە نییە ئەو ژیانە نییە کە پێشوازی پێ لە تو بکات و بچی دابنیشی و غورفەچیان هەیە نازان لێی دابنیشنیان لێی بنونیان لێ نانی بخۆن. بەڵام زمانی خێزانەکەی بکەوە زمانی منداڵەکان بکەوە ئەوەندە بەختەوەرە مرتاحن ئەوەندە دڵیان خۆشە ئەوەندە شادن بەوەی کە هەیتیان وا دەزان مەلیکی دنیایانە. بینە پێشساوت ئەو ئینسانەی یەک هەفتە بە ماڵەکی فاخیر ئەوانی کە هەموو قالبی مواسەفاتە هێشتا نەچوێ ژۆری هەوات پێ دەکەی فێن کرد دەکاتەوە. پاشی هەفتەی بهینەوە بە ژیانی خۆی ڕازی دەبی ڕازی نابی. بەڕاستی بەختەوەربوونەکەیان لەوەیە کە هەبوون یان نەبوونن چ عیلاقەی بە هەبوون نەبوونی هەبوو، عیلاقەی بە قەناعەتەوە هەبوو. هەمان ئەو ماڵە فاخیرە بڕۆ با بڵێن دەوی منداڵێکیان بکەوە دەڵێ من چییەوە ئەوە ژیانە ئەوە ماڵەوە پێم خۆش نییە غورفەی خۆمم نییە غورفەکەم خۆش نییە لە سەربانەیە دەیان گلەی هەیە سەبەبەکەش دیسان هەر قەناعەتەها مۆزوعەکە هەبوون و نەبوونی نییە. لۆیە لە یەکەم هەتا ئاخیری سەرچاوەی سیستەمی اقتصادی قەناعەتە و سەرچاوی خۆشگوزەرانی اقتصادیش هەر قەناعەتە. جا کەنجین ئەو قەناعەتەمان لا دروست بوو ئەو کاتە هەستی پێ دەکەین. ئەو دەست پێ دەکەین هێشتا دەستمان پێ نەکردیە هەی هاوار هەیش دەباش شەوەش نابم ئەمن بەرنامەی دادنی تو بەرنامەی دانانی مدیری منتیقەی خۆمم. پرسیارێکم هەیە لەو خوشکبرانم
جنابتان أهلي قرآن أهلي حفظ قرآن أهلي دراسات قرآن پێم خۆشە ئەو ئاەتانم پێ بڵێن کە باسی ڕزقی تێدایە. فەرمو ذو القوة المتين تەوا دەست خۆش بێ. فەرموو هەمانەوە ئاەتە بوو لەو هەموو ئاەتەی مامۆستا وفي السماء رزقكم وما توعدون. بەڵێ دێمە لای گۆشە گەرن گۆش بەرنامەتانە. بەڵێ بەڵێ مامۆستا رزقها دەست خۆش ڕەحمە لە داک. بەڵێ مامۆستا دکتۆر والله خير الرازقين زوانە سيدي لەسەر ڕزق مامۆستا المتين ئەوە جارشکە. بەڵێ مامۆستا یونس أين الله يرزق من يشاء. بەڵێ مامۆستا بەیدم ڕزتەوە دەست خۆش دەست خۆش. نازانم وا متەبەعە گەر خوشکان بەشدار دەبن یان بڕۆم تێپەڕێنم لەبەریان نییەوانە. فەرموو مامۆستا. دەست خۆش دەست خۆش. فەرموو دەست خۆش بێ. فەرموو لو مخرج ويرزقه من حيث دەست خۆش بێ. طبعا ئاەتی کە کەلیمەی ڕزق و مشتەقاتی ڕزق و ڕەزاقی تێدایە حەزم لێ دوایی خۆتان دەری بینن. ئەمە لەکنە خۆم هەیتم لە مۆبایلم. ئەو جارەی ئەو ئاەتانم پێ بڵێن کە باسی ئینفاق و نەفەقە و یونفق ئەوانم لێ دەکەن. يلا مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة. يلا يشدي آية شدي وما أنفقتم من نفقة يلا أو زاري ولينفق ذو سعة من سعته. تواو دست خوش بي تسيدي يلا شويدي ما مصطع تنفقوا مما تحبون دست خوش تسيدي يلا ده توليف كان سيرش كان بنا أنفقوا يلا سيدي فرما مصطفى من دست خوش رحمة الله بابت. يلا دكتور والضراء والكاظم دست خوش برحمة الله داك وبابت. أوش آيات كان إنفاق فرمو دست خوش بي أوش لسر رزق تواوا أو جاري أو آيات أنا بيبرن لسر إسراف سوري يلا ولا تسرفوا إن الله لا يحب المسرفين. دكتور دست خوش بي لو آخري شيء كشك هر أول دوباره يعني أوندا مهتم إن الله لا يحب المسرفين. زور مهمة إنسان أجر عمل بوآت يبكى يعني خوا يكش خوشنا كإسراف بكى. دزان معنى إسراف تيا إسراف لا حلالة تبذير لا حرامة. أما دماني باسي إسراف كينونيا إسراف لحلال يعني موتك دتواني بيخوي ب 500 ديناري دسيدي يخوي ب 2000 ديناري أو إسرافة أو رو تواني زمشي خرز بخوي زمشي تكي قرصة لسكر دواء أو إسرافة حلالة هيز مشكلة إني لحلالي بلام إسرافة. لا يؤمن من بات شبعان وجاره جايع أو إسرافة كاتكتو بس قشي تير وزيراني شد برسية دي لسا إسراف حزم ليه هشتا أقر مايا كسش كف بله ما وصل. إن المبذرين ومرحلة باشوية دست خوش بكاني إخوان الشاط ولا تسرفوا إن الله لا يحب المسرفين. زور باش أو إسراف شمان قوت أو زاري أو آتانم لو باس كان أو بربرة هاتم تخصصم كردوا باشا استا بيشتان درم ما بس تمسيا لسر مال لسر بارا موضوعي باري خوش أجر ما بعد ورناكم وكاملة مشكلة المال والبنون زينة الحياة الدنيا. همان المال والبنون يعني بس صورة كهف قوتي لم يلد ولم يولد ها يلا مال إنما أموالكم وأولادكم فتنة. يلا مال بله سيدي هر أو بكم قوتم خوبيا بوم قوتم يلا سيدي مال لسه مال يعني سما بس باري لكن دو آيات بس بارتان لو قوتم بل بينكم بالباطل
تاما بێتەوە دەستخۆش بی هو ئەخلەدە ڕەحمە لە بابت دەستخۆش چیدی یەکەش مامۆستا دەستخۆش بی دەستخۆش ئەوە زۆر میهمەوە گەر والله مهم فەرموو عەفوەن مامۆستا دەستخۆش عن ذکری الله دەستخۆش وعدەدە دەستخۆش بی حەزم لێ لە سەمال هەرچی ئاەت هەیە بیڵێن پێم خۆشە وهەشە زۆریشە ئێستا با پێکەوە فکرێکی بکەینەوە فکر پێکەوە لەگە من بنم پێم خۆش بلێرە بام زۆر لێتان نزیک بام بەس دەمەوێت بەردەمەوە ناوێرم بێ با پێکەوە فکرکەینەوە لە قورئانی پیرۆز ئەو چار وشەیە نزیکە لەم حازەڕەکەمان وەنیە ڕزق ئیسرافکردن ئینفاق نەفەقە لەگەڵ مال پارە دەتوانین تەحلیلەکی بکەین چیهان ئاەتی ڕزقی باسی پارەی تێدا بوو مشکلە نیە جواب نەدەنەوە چونکی سوالەکە بالفعل سوالێکی موەجهە دەبی دیراسەکی قورئانی و ئیعجازی لەسەر بکەین وەلۆ معلوماتیشتان بشگەڕێن لە دووسێ جێی ڕزق مقتەرینە بە پارە ماباقی ئەوی دیکە زۆر بە عەموم هاتیە لۆیتی بڵێ ئینسان ئەتوو ڕزقت شتێکی غەیبیە ناوی لێ بنێ سەحەت ناوی لێ بنێ خواردن ناوی لێ بنێ خۆشگوزەرانی ناوی لێ بنێ خێزانی باش ناوی لێ بنێ هاوسەری باش ناوی لێ بنێ منداڵی ساڵح ناوی لێ بنێ چی ناو لێ دەنەی خوای گەوردە فەرمێ وقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا زۆربەی زۆرمان کاتێک باسیەوەی دەکەین کە ڕزقمان سوارە نیتمان ئەو ئاەتەی باز دەکەین کات دەبزانم لە چەند دەرباسی ڕزقی تێدا پێی دەگوترێ ڕاوند یعنی لە دەوروبەری ڕزقەکەی دەسوڕێتەوە لە دەوروبەری ڕزقی دەوێت پێت بڵێ ئینسان ئەمن دروستم کردی تەنها پارە بەشێک نییە لە ڕزقی تو پارە جوزئەکەیە کە ئەسڵەن ئەمن احتیمامم پێ نەدایە نەعوذ بالله کە منەوە بەناوی خوای دەڵێم مەبەستم خوای گەورە وا دەفەرمێ دەمەوێت بڵێم خوای گەورە دەفەرمی ڕزق ڕەبتی بە پارەیەوە زۆر کەمە چونکی مادەم باسی پارەی هاتە ناو مۆزوعی لە قورئانی کەواتە مەبەستی نییە ڕزق بە پارە بینی ئەو دیراسەیەش لۆنگۆ بەجێ دەڵم برایان و خوشکان چونکی ئەمن مافی ئەوەم نییە ئەو دیراسانە بکەم تەنها تۆزێک حەزم لە عیلمە دیراسە لەسەر ئەو شتانە دەکەم با بێمە سەر ئینفاق هەموو شێوازەکانی سەرفکردن لە قورئان بە ئینفاق هاتیە تەنها خێرکردنی تێدا نییە لەسەر ماڵم داری خۆت واجبە کە لەسەریان سەرفکەی باسی ئینفاقە لەسەر لە بۆ خێرکردن باسی ئینفاقە لە دەرهێنان لە پارەی تو سەرفکردنی ئینفاقە کەواتە لە ئینفاق تۆزێک نزیک دەبینەوە لە پارەی بەڵام دیسان بە شێوە عمومەکەی لە ئیسراف باسی پارەی نییە دیسان جوز ئەچی باسی پارەیە لە هەر چەند دەرباسی خواردنەی تێدا بوو لە ئیسرافیشی تێدایە بڕۆن تەماشا بکەن لەبەر ئەوەی پارە دەبیتە هۆکاری پەیداکردنی خواردنیش دەبیتە هۆکاری ئیسرافکردنی جەنابەت لێ لە ئاخیری ڕادستی پێکردیە ئەوان هەموو محازەڕەی منە هایەوە بەشەکە لەو محازەڕەی من دەیڵێم ئەوە قسانەی کە دەیکەم یعنی دەبی ئەمە فکرکەینەوە کە ئایا بەڕاستی ئەو خواردنەی دەیخۆین دەڵێن خواردن بۆن چەندی پارەی لێ سەرفکەی گوناح نییە خواردن خەسار مادەم خەسار نابی دەخورێ نەدەکرا زمانی خۆی بەس دوو ناکە برنجمان نەدەخوارد ئەوەندەمان نەبوو نانمان بە نیسکەش دەخوارد تێرمان دەخوارد ئێستا وەرە نیسکەکی دانێ لە ماڵێ بڵێ نانی پێ بخۆن هەموو چاوەڕە دەکاوە زای نیسکەکە سووبە و های فڕ دەکاو تەواو چونشی دەرێ مایە هێشتا مایە ئەمە جارێک لە جاران بەسەر ماڵەشی داهات گوتی شیومان تێکرد بوو برنج و مەرەگە دانیشتین بە دەوریەوە ئەوانیش هەموو دانیشتینە منداڵەکان ئێدەی فەرمون نانی بخۆن ئێکا چکە کا گۆشت یعنی وای تەسەوڕ دەکرد برنج و مەرەکە هەم نییە بەس گۆشتەکە هەوە یعنی وا لە تەسەوڕمان دروست بوو ئەگەر خواردنیشمان پێخورا ئیسراف نییە خوای گەورە دەفەرمێ کولوا واشربوا هیچ قەرینەی نەدایتە بینی وەلا توسریفوا نەک بڵێ وسوف لا تسرفون مثلا یان فایەک سەوفەک ثومەک شتە کەلۆی لە داهاتوو زۆر نەخۆی بەردەوام نەبی لەسەری دەڵێ لە یەکەم دەقەی کە نانی دەخۆیت ئیسراف نەکەی زۆر بە سادەییش کولوا واشربوا ولا تسرفوا زۆر بە سادەیی شتێکی معقەد تێدا نییە لەبەرەوەی دەبی لە خوێندەوارترین کەس هەتا خوێندەوارترین کەس لی تێبگە ڕەنگ بی باسی سەحاب و ثقال و ئەوانە
ئەم نیش لێی تێنەگەم کەسی اختصاص لێی تێبگات لەو ئاەتەی بەڵام دەبی لە کول و وەشڕە بۆ لا توسریفو ئەو منداڵە جوانش لێی تێبگات ئەو ئەسڵەکەیە یەک جاریت کەش باسی مالیش پارە کەمەچی نەبی لە قورئانی بە مەحموود باسی کرایە زۆربەی جار ئاگادارکردنەوەی مەی پێکرایە ئینەما لا تلهكم أموالكم وأولادكم عن ذكر الله ونيا إنما أموالكم أموالي شي بفيش أولادش خستيرة چونشي هندك زار مالك كمان دبت فتنة لبو من دالك عنا هندك زار بواسطي مال من بواسطي هبون من دال من نابي تهيت درناسي لخين نكي أو شتي لي درناسي كامنو تو دمانه هم زار دلم أما لسردمانك دجيين قنديلة تنكس قنديلة دزاني سيبا دزبنتك قنديلة قنديلة شوشەی شروبی تان دیتە کونەکمان لەسەری دەکرد فتیلەکمان تێدەخست قماشک نەفتمان تێدەکرد ئاگرمان تێبەردا ئەمە نەویست باسکەم ئەمە لە دیار ئەو قندیلەی دەماخین سبەینێک هەڵدەستین ئەو هاتکرد وایە خەریتەی نیشتیمانی عەرەبی بەڕەشی لەسەر 50 دەردەکەت ئەوە دروستت دەکا الحاجة سيد الاختراع التطور ينطلق من المعاناة كاتك معاناة تبو تطور دكي دەیان خەڵکمان هەیە لەبەر هەبوونی پارەی ناتوانین منداڵەکانی پەروەردەکە لەبەر غارەغاری لە پێناو پارە پەیداکردنی ناتوانین منداڵەکانی بۆ المال والبنون ئەو جەبێ مەسەر باسی اقتصادە باسی ئیکۆنۆمی اقتصاد یان دارایی ئابووری فەرق ناکەم کورت دۆزە مستەڵەحی زیاترم کتابێک هەیە مەبادی اقتصاد الئیسلامی دکتۆر سەعد داینایە ئەمن یەک دوو مەشهەدم لێ دەرینا دەکرێن گۆش بستنەوە سەری شتێک لێ ئیسفادە دەکەن بخینەوە ئەلێرە باسی کەلیمەی مقتصید لە قورئان هاتیە کەلیمەی لە مشتقاتی اقتصاد مقتصید هاتیە کەلیمەی مقتصید لێرە لێش ئەوەم هینا لەوەی نەڵێن ئەمە تەفسیر ناکەم ئەمە من حەق و حەدیەوەم نییە تەفسیری قورئان بکەمەوە دەبی ئەمە لە تەفسیرەکان وەگرین و ئیستینتاز لە تەفسیرەکانت کە بکەین بتوانین لێرە باسی کەین لێ کامل ئەو لاپەڕەم لێرە دانا ئەو پەرەگرافە دەری لە زمانی عەرەبی وشەی اقتصاد بەمانای وەسەطیەت دێ بەمانای ناوەڕاست دێ لە نێوان یعنی لە نێوان دوو شت ئەتو لە ناوەڕاستەکەی بی لێرەش لەو ئاەتەش کە خوای گەورە دەفەرمێ ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد موضوع مقتصد يعني نێوەنگیر لە مەسەلەی عیبادەت نەزۆر لەولای نەزۆر لەولای نێوەنگیر ئەلەو ئاەتێ ئەوە ئیشەکەم پێبوو لێ ئەو ئاەتە مینا لەبەرەوەی بزانن لە زمانی عەرەبیش اقتصاد هەیە هەر جەماعەتی ئینگلیز و ئەوروپا و ئەمریکا نییە ئەمەیان فێری اقتصاد کردین ئەمە هارۆن ڕەشید و عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ئەوانی فێرە بۆن دروستکردن و دوور لە ڕوتان توالێت دروستکردن و ئەو شتانە کردیە بانێن پۆزمان لەسەرێدەن خۆیان پێشت بی ئەمەیان پێ گچکەبی و پێ نەزانبی ئەمە ئەوانمان فێرە اقتصاد کردیە اقتصادی ئیسلامی هێشتا باس و خواستی اقتصادی غەربی و ئیشتراکی و ڕەسمالی نەبوو لیبرالی نەبوو ئەمە اقتصادی ئیسلامیمان هەیە ئێستا باستان لێ دەکەم شانازی بە ئیسلام بوونی خۆتان بکەن شانازی بە اقتصادی ئیسلامی خۆتان بکەن شانازی بۆ چەفێکە کە ئێستا لەسەرتە لەبەرەوەی ئەمەی نەفێرە ئەو ئەوروپا و ئەمریکایمان کردیە کو اقتصاد بکەن بەڵام بە خۆمان بە قسەی خۆمان ناکەن ئێستا باسی دەکەم مفهومی اقتصاد لە یۆنانی قەدیم ئیغریقی قەدیم هاتیە کە ئیکۆ بەمانای ماڵ دێ نۆمی بەمانای بەڕێوەبردن دێ یعنی بەڕێوەبردننی ماڵ لە ڕووی مادیەوە وەختی خۆی کە کەلیمە ئیکۆ نۆمی پەیدا بووە لەو منتەڵەقە لەو شێوازە هاتیە دەتوانن لە سێرشکەن لە ئینتەرنێتی لە ویکیپیدیا و ئەوانە هەمووی باز دەکەن لە بوارەکەی دیکە لە بوارە عامەکەی ئیکۆ مایکرۆ ئیکۆنۆمیکمان هەیە ماکرۆ ئیکۆنۆمیکشمان هەیە مایکرۆ ئیکۆنۆمیک چیە ئەوەی یەکەم ئیکۆنۆم یعنی اقتصادی تاک خێزان دەستگای گچکە ئەوە پێ دەگوترێت مایکرۆ ئیکۆنۆمیک بەس ماکرۆ ئیکۆنۆمی اقتصادی دەوڵەت اقتصادی عالەمی اقتصادی شەریکاتی عملاق اقتصادی چەند دەوڵەتێک پێکەوە مەسەرەن ئەمە 5+1 مان هەیە لەوە دەوڵەتانی نەفت کە قرار لەسەر نەفتی عالەمی دەدەن مەسەرەن دەوڵەتێکی وەکو ئەمریکا اقتصادی عالەمی لەبەردەستی لەبەرەوەی ئەگەر معلوماتان هەبی وەختی خۆی زێر اقتصادی عالەمی بەڕێوە دەبرد ئەمریکا هات هەموو زێری لە رووسیا کڕیەوە لە هەموو دەوڵەتانی کڕەوە کە هەیەیان بوو سینە رووسیا گوتی ئەو زێر ئێستا اقتصاد قرار نادات چێ قرار دەدا دۆلار قرار دەدا دۆلاری کردیتە پێگەی پێوەری
زیاد و کەمی عملەیمە دەبی دۆلار لەکنە من بە 150,000 بی لە سعودی بە 373 ریالی بی لە ئێران بە 6 میلیۆنی بی دۆلاری کردە پێوەر لێ ئێستا ماکرۆ ئیکۆنۆمی ئەوان سەرپەرشتی دەکەن قەرار دەدا چەند سیارە داخلی ئەو دەوڵەتەی دەبی چەند پارەی تو دەستە و دەوڵەتی لۆ معلوماتان نفتی عێراق دەفرۆشرێ 1 دیناری نایەتەوە عێراق دەستەوە ئەمریکا دەبیتە دۆلار دێتەوە عێراق ئەمریکاش قەرار نەدای 1,251 مان بە مەعاشوەری ناگرین لەبەرەوەی اقتصادی عالەمی ماکرۆ ئیکۆنۆمیەکە لە بەردەستیویە بەڵام مایکرۆ ئیکۆنۆمیک لە بەردەستی خۆمانە خۆمان دەتوانین ئەو داهاتی لە بەردەستمانە دەستکاری بکەین زیادی کەین کەمی کەین ڕێشی خەین سەرفیکەین قیچە دەبیتە تۆزێک دەبیتە بابەتە علمی ڕگماندی دەبن بەڵام ئەو کاتی یەکسەر کێ خواردن و شت دەست پێ دەکا ماندیبوونەکەتان دەڕەویتەوە بێم ئەوە باسی اقتصاد بوو بەعام ئێستا اقتصادی ئیسلامی کەلیمە گوێتان لێ بۆ اقتصادی ئیسلامی وەنیە اقتصادی ئیسلامی دووسێ کەلیمۆکەی لەسە باز دەکەم زۆر باس ناکەم لەبەرەوەی کە جەنابتان هەم پێگەتان بەرزە لە ڕووی دیراساتتان لە دینەوە هەمیش لێ دەگەڕم بە خۆتان بڕۆن دیراسە بکەن کوتوبی زۆر لەسەر اقتصادی ئیسلامی دانرایە بەدەیان و سەدان کتابمان لەسەر اقتصادی ئیسلامی هەیە کە مەجال هەیە ئەوانی کە زمانی عەرەبیان باشە بخینەوە اقتصادی ئیسلامی اقتصاد یعنی دوو کەلیمەوەنی اقتصادی ئیسلامی اقتصاد ئەوەی کە باسمان کرد هەمان پێگەیە هەمان پێوەرە هەمان قسەیە ئیسلامی چییە بە ضەوابط و مقوماتی دینی ئیسلام اقتصاد دەکەین بە نمونە ئەمە لە اقتصادی ئیسلامی ڕیبامان نییە ممنوع منعا باتا ڕیبامان نییە ئەو ڕیبای لە ئەوروپای بستێنینەوە اقتصادی ئیسلامی لێی دەستێن لێی بستێنینەوە ئەوروپا زۆر وەزعی لە سۆماڵ و لەوانە خراپتر دەبی چونشی وای لە مامۆستا غازی کردیە کە بچی پارەی لە بانقی سەحب کە ئەو پارەش سەحب نەکاش ژیانی ناڕوە بەو پارە زیادەی لەوی وەردەگری دەوڵەتی بەڕێوە دەبە ژیان بەڕێوە دەبە ئەمەی مسلمان اقتصادی مەڕێمان نادا ڕیبای بکەین دەڵێن مافی تووە پارەی لە بانقی وەربگری و مافی خۆشمە پارەکەت لێوەگرمەوە وەکو خۆی بران و خوشکان لە بیرمان چووە ئەو کەسانی وەختی خۆی قەردیان وەردەگرت لە بن سێبەری ماڵیشان ڕاندەوەستان دەیانگۆن نەوەکو فکرکەینەوە بڵێن ئەمە ئەو حەقی ئەو قەردەی دەبتە ڕیبا ئەمن لەبەر سێبەری ماڵیان ڕاوەستم ئەوە اقتصادی ئیسلامی ئەوە پاچێ لە اقتصاد چار خەسائس هەیە لە اقتصادی ئیسلامی پێم باش بوو باسی کەم یەکەم اقتصادی ئیسلامی ئیلاهیە خوا قەراریدا لەسەر اقتصادی ئیسلامی خوا تەشریعی کردی ئەمە دەبی ئەوها شێوازی ژیانمان بی زۆر جارە منەوە نمونەی دەینەوە لەو سەری قورئان باسی ئەوە ناکات چەند کەعب نوێژی سبەینە بکەم بەڵام کاتێک پارەک دەکەوین تەبەینی من و مامۆستا محەممەدی یەک لاپەڕی ئاەتی قورئانی لەسەرە دەڵێ شاهدی بینن کاتبی بینن شاهد نەبوو یەکەش لەو لای بینن شاهدێک نەبوو دووە یعنی هەتا لاپەڕی ئەو دیوی شەهر باسی هەمان شتە دیتان مەوزوعەکە چییە اقتصادی ئیسلامی سەرچاوەکەی خواییە ئیلاهیە و عەقایدیە دووەم یعنی ڕەبتە بە عەقیدەمانەوە عەقیدە هەر ئەوە نییە لە کنەمەکاندەك ئێستا خوردیان کردەوە لە دینەکەی ماشەڵڵایان لێبی زۆر لە پێشن بەڵام لە بازاڕەکەی زۆر خراپن نا ئەوە ئیسلام وامان پێ ناڵێ اقتصادی ئیسلامی وان ناڵێ دووەم ئەخلاقی تێدا اقتصادی ئیسلامی کاتەکە من ئیشێک دەکەم پارەک پەیدا دەکەم پارەک سەرف دەکەم بە ئەخلاقەوە دەیکەم اقتصادی ئیسلامی ڕێنادا لا بدەی لە ئەسڵە ئینسانیەکەی خۆت و ئەسڵە دینیەکەی خۆت لە بەخاتری پارەی کە ئەوە ئێستا دەیان و سەدان و هەزاران خەڵکی ئەو دنیای بە ملیۆنها خەڵکی ئەو دنیای تێکەتینە لە دەست پەیداکردنی پارەی اقتصادی ئیسلامی اقتصادێکی واقعیە خۆی دینی ئیسلام دینمان هەر دینێکی واقعیە ئەمە زۆر دڵمان خۆشە دینی مە دینێکی واقعیە خوڕافی نییە لەناو واقع دەژی پێنج نوێژی لۆدانای لۆی پێڕابگەی ئەو پێنج نوێژەی بکەی واقعیە اقتصادەکەشی واقعیە اقتصادی ئیسلام اقتصادێکی شمولیە یعنی باسی بەس پارە پەیداکردنی نەکردێ باسی سەرفکردنی کردێ باسی خێری کردێ باسی جیرانەتی کردێ باسی خوێندنی کردێ باسی خوێندنی فکر لەس دەکەیەوە باسی کردێ باسی شێوازی جلوبەرجی کردێ باسی شێوازی ناخواردنی کردێ باسی چ جۆرە خواردنەچی کردێ هەمووی باس کردێ باسی نەخۆشیەکانی کردێ کۆ عیلاجی نەخۆشی خۆت بکەیت کەواتە اقتصادێکی شمولیە لۆتو لێ نەگەڕایە شتێک بمینێتەوە ئەمەینە نازانین ئەگەر ناخوای گەور ئەو منهەجە جوانی لۆ ئینسانی دانایە لێی نەگەڕایە بەو ئاسانیەش ئەتوو بتوانی نەزانی کوی بەڕێوە ببەی سێ چەمکم لۆداناینە لە اقتصاد بەعام لەبەر ئەوەی کە دەمانەوێت باسی اقتصاد بکەین دەبی بڵێین
سێ جۆر اقتصاد دنیای بەڕێوە دەبایستە و ئێمەی تاک و خێزانیش وابەستەی ئەو سێ جۆر اقتصادینە. سەردەمانێک هەبوو پێشی حربی عالەمی یەکەم نیزامی ئیشتیراکی حکمی دەکرد، پێیان دەگوت یەکێتی سۆڤیەت. هەڵبەتە ئەوانەی کە دیراسەی تاریخیان کردێ دەزانن رووسیای قەیسەری، رووسیای ئێستا یەکێتی سۆڤیەتی قەدیم بوو. ئەو دەوڵەتە گەورەیە اقتصادی دنیای بەڕێوە دەبرد بە سیستەمی ئیشتیراکی. سیستەمی ئیشتیراکی چییە؟ سیستەمی ئیشتیراکی دەڵێ پارەی هەموو خەڵکی دەبی لەکن دەوڵەت بی، دەوڵەتیش دابەشی بکاتەوە لە هەمووی وەکو یەک. ئەوە مانایەکی مانای دووەمی. ئەمن و مامۆستا تەیب، ئەمن 100,000 پەیدا دەکەم لە مانگەچی، مامۆستاش ملیۆنەشی پەیدا دەکەم. هەردوو پارەکەی دەینینەش سندوقەچی دابەشی دوو دەکەین، ئەو 550 بەردەکەویتەوە، ئەمنیش 550. ئەوە نیزامی ئیشتیراکی ئەو هەیە. نیزامی ئیشتیراکی لە خێزان دەڵێ ئەمنوت و وەکو دوو هاوسەر مافمان هەیە. مهم نییە تو پیاویان ژنی، ئەمنوت و ئیشتیراچین، شریچین. ملیۆنەکەت هەیە 500 ئی منە بە کەیف خۆم سەرفی دەکەم، 500یش ئی تۆ بە کەیف خۆت سەرفی کە. ئەوە نیزامی ئیشتیراکیە کە ناجح نەبوو، هەر بە خۆیان هەر لە ناوە خۆیان ئەو بێدینانە لە ناویان برد لایەندا. هەر دەوڵەتەکیش ژێردەستەی ئیشتیراکی بووبی خەڵکەکانیان فەقیر بوون. من زمنیم ئەو عێراقی خۆمان، ئەمە نیزامی ئیشتیراکیمان هەبوو. سەردەمی خۆی ئەوانەی لە تەمەنی من گەورەترن، چونچ لە تەمەنی من گچکەتریان بە بیریان نایە سەردەمی حکوومەتی عێراقی و بەعسی. نظامك لعراق حكمي ذاك الناوي حزبي بعثي اشتراكي بو اشتراكي ونبو أمة عربية واحدة ذات رسالة خالدة باش أواني كلا عمري من مشقوت برو سر دزانن فردك شكر بابلين بصد ديناري بو زماني استا بصد هزاري بو حكومتي أوكات 900,000 ديناري ددا تازيركي ديگو استا فردك شكر لسر جنابت بچنديا بدا ديناري يعني بدا هزاري بچندی دیدی و هاولاتی داره 2000 لی قازانز دکم و دیدم دبود 12,000 مع العلم فرد شکرک خوی قیمتکی 100,000 دینار لنظام اشتراکی دله پاره نبی لناو خلچی بی دبی لکن دولت بی لوی خلق نتوانی پیبگا گوره بی بسر کوی واضح نظام اشتراکی ونیا شوعیت روسیای استا و قدیم اوانی مستعمرکانی شام بو بعراقتەوە بە هندستانتەوە بە پاکستانتەوە بە ئەو دەوڵەتانی کە هەتا ئێستاش ماڵکاول بە سووریاتەوە هەمووی ئیشتیراکی بوو. باش نیزامی ڕەسمالیمان هەیە. جەماعەتی هیتلەر و برادرانی هیتلەر و خزمەکانی هیتلەری هاتن نیزامی ئیشتیراکیان تێکدا کۆتیان دەبی تاک پارەی بێتە بەردەستی. چیان کرد؟ پارەیان ڕێشت. وەخت خۆی فەردەک شەکر بە 10,000 بوو، ئێستا فەردەک شەکر بە 50,000 و گەیشتە جار هەبوو چیلۆی گەیشتە 100,000 کە ئەگەر لە بیرتان بێ لە نەوەتەکەم. ئەوە تاریخەکەی دەگەڕێتەوە لۆ حربی عالەمی یەکەم و حربی عالەمی دووەمیش ئیسنادی حربی عالەمی یەکەم لە ساڵی 46 حربی عالەمی یەکەمیش 90 بوو هەتا 24. خەریتەی ئەو مانتیقەیەی تەمانەوە بابەتەشی علمیە تۆزە گوش کە ببورن ئێستا تێدەپەڕم لەسەری بەس لۆی حەزم لێ مەفهومەکە بگات چون شتێکی علمیە و ئەوەش بە زەحمەت لە کتابانیش بەدەستان دەکەوی ینی دیراسەی زۆر وردم لەسەر کردی هەتا بتوانیت تۆزێک نزیکیەوە لە واقع چونکی زۆر قوڵە ئەو مۆزوعە. جەماعەتی لە ساڵی 1990 خەریتەی دنیای گۆڕدرا بە تایبەتیش منتیقەی شەرقی ئەو عێراقی ئێستا دەیبینن ناوی عێراق نەبوو دەوڵەتێک بوو لە تورکیا ڕادستی پێدەکرێت تا دەچوو مەغریبی عەرەبی دەوڵەتی عوسمانی بەڕێوەی دەبرد خلافەتی عوسمانی بەڕێوەی دەبرد ویلایەتی موسڵمان هەبوو ویلایەتی کەرکووکمان هەبوو بەغدامان هەبوو بلاد ماوەڕا النەهرین یان ئاشور ئەکەد و بابلی قەدیم دوای هاتن کوردیان بەگەر عێراقدا هەندێکیان بەگە ئێراندا هەندێکیان بەگە سووریادا کردیانە دەوڵەت ئەتوو عێراقی ئەتوو سووری بلادی شامیان تێکدا گوێتان لێ بۆ بلادی شام سووریا و لوبنان و ئوردن و فەڵەستینیان تێکدا کردیانە ئەو چەند دەوڵەتە بلادی حیجازیان تێکدا کردیانە سعودیە و خەتەر و ئیمارات و ئەو دەوڵەتانە ئاخیری چیان کرد نیزامی اقتصادیان گۆڕی کردیانە ڕەسمالی ئەو جا ڕەسمالی چیە ڕەسمالی دەڵێ مامۆستا تەیب ملیۆنەکی هەیە حەقی خۆیت ملیۆنەکی هەبی
لەبەرەوەیەت و 100,000 تێ بڕۆ لە خۆت عەبدایەتی لە مامۆستا تەییبی بکە هەتا ئەو 100,000 تو زیاد بکات. نابی مامۆستا تەییب لە خۆی پارە بداتە تو، چونکی نیزامی اشتراکی وابوو. دەبی ئیشت پێ بکات، عەبدایەتیت پێ بکات، وەزیفەت پێ بکات، پارەت لە باتی بدات. یەک تاک لە ئەوروپا ناتوانانی بژی لە پاش 18 ساڵی گەری ئیش نەکات. هاوڕانە لەگەڵ منیانە کەستان هەیە لە ئەوروپا پاش 18 ساڵی تاکمان نییە، تاک نەک خێزان، تاکمان نییە لە ئەوروپا ئیش نەکات ناژین، دەبی ئیلا ئیش بکات. ئەگەر نا بە ژیانێکی مەمرە و مەژی لەگە سۆشیال دەڕوا زۆر زەحمەتە ژیانی. ئەوە نیزامی ڕەسمالی پێدەگوترێت بە عەبدکردنی خەڵکی. بێمە سەر نیزامی سێم کە نیزامە نازدارەکەی خۆمانە، نیزامی ئیسلامی، اقتصادی ئیسلامی. ئیسلام بەر لەوەی باسی ئیشتراکیەت و ڕەسمالیەت بکرێ هەردووچی تێدا بوو. المسلمون سواسية كأسنان المشط لە ئەرک و ماف ئەمە یەکسانین. خوای گەورە ئەرچی خستیتە سەرت و خستیتە سەرە من، مافی دایتە من، مافی دایتە توش. لە نیزامەکەی دیکە دەڵێ مامۆستا تەییب ماندی بووە ئیش دەکا هیلاک دەبی حەقی خۆیتی ملیۆنەشی هەبی، بەڵام لەو ملیۆن دینارەی بێ زەحمەت 25 دیناری 25,000 دەینێ دەرێ مافی ئەو خاوەن 100,000 کە فەقیرە نیتی. ئەوە پێ دەگوترێ نیزامی مزدەوج لە بینی ڕەسمالی و ئیشتراکی. ڕەسمالی تۆتەڵی ڕەفز ناکاتەوە، ئیشتراکیش تۆتەڵی ڕەفز ناکاتەوە. حەزم لێ بوو ئەوە لێرە باس بکەم لەوەی کە گرنگی و ئەهەمیەتی اقتصادی ئیسلامیتان لێ بەدەر بکەوی. اقتصادێک کە ڕەسمالیە دنیای کردیتە عەبد، تەنها مەجموعە خەڵکێک هەنە نەعوذ بالله خوایەکانن لە اقتصاد، ئەوانی دی هەمووی عەبدن. صاحب ئیشەکانمان صاحب ڕەسمالن و مهم و داوام ناکەن و بە کەیف خوان دەژین، ئەوی دی یەک ڕۆژ نەستە داوام پارەی لێ دەبڕدرێ و دەردەکرێت لە ئیشەکەی عەبدە. لێرە دەڵێ لە ئەوروپا دەڵێ لە ئەمریکا دەڵێ نیزامی ئیشتراکی ئەوی بەبیری بێ لە هەشتاکان ئەگەر من نیسکم خواردبیە توش هەر نیسکت خواردی لە ماڵی خۆت. نادیرە ما نەفەرەکە بوو بێ هەفتەی ڕۆژێک برنج و مەرەگەچ خواردبی. لە نیزامی ئیشتراکیش خەڵک بە فەقیری دەیبژین، بەڵام لە ئیسلامدا ئیمامی عوسمانمان هەیە بیری دەکڕیتەوە، بیلالیشمان هەیە کە فەقیرە، دێتە ناو موسڵمانانیش لەگەڵ ئیمامی عوسمان یەک مستەوانە لە ڕووی گەورەی ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. ئەو سێ نیزام اقتصادیەتان لەبیر بی و لەسەری دراسە بکەن. بێمە سەر خێزان. بەچی مامۆستا جیادی گوتی زوو بڕۆ نابابەتی کاکە دوای کات نامینێ. باش بودجەی خێزان، ئەمە باسی اقتصادی خێزان دەکەین کو ماڵی خۆمان بودجەی لۆدا بنێن. پێوەرەکانی دانانی بودجەی خێزانی، بودجە دەزانن چییە؟ پاکێجەکە پێشوەختە بڕیار دەدەی دەڵێ ئەمن پارەی خۆم ئەوها سەرف دەکەم. حکومەتەکان پێش سەری ساڵدا بێ پلان دادنێن دەڵێن لە ئەو وەزارەتی ئەوەندە پارەی، لە وەزارەتی ئەوەندە پارەی، ئەوەندە پارە تەشغیلی، ئەوەندە پارە تەسیسی، ئەوەندە پارە سیادیە. ئەوە مەجموعەک پێوەرە لە دانانی بودجەی گشتی. هەمان پێوەر بەس بە گچکەکراوەی لە ماڵی هەیە. ئێستا پێتان دەڵێم یەکەم پێوەرەکانی دانانی بودجەی ماڵ پێویستە ئەو شتانەی تێدا هەبی. تەمان کە مامۆستا زیاد نازانم لە چێ پێویستم بە ئەیفۆر هەیە بە قەدەری خۆتان، ئەوجا چێ یارمەتیم دەدات؟ لەوانەیە 20 دقەچیت کە پێویستم بی، بەس مهم ئەیفۆر حازر بی لۆی لە کنیان بی. شیکردنەوەی بڕی دەستکەوت بودجە دەبی بزانی چەندت پارە لەبەردەستە، ئەو دەتوانی بودجەی دابنێ. دەبی تەخمین کەی بڵێ ماگانە ئەوەندە پارەم دێتە دەست. دووەم شیکردنەوەی بەشەکانی ماڵ لە چی سەرف بکەم، ماڵم چی تێدایە، چەند بەشم هەیە لە ماڵ، چەند ئیشم هەیە بە پارەی. هەڵسەنگاندنی پێشوەختەی داواکاریەکانی ماڵ، پێداویستەکانی ماڵ، بەنزینە، نەفتە، غازە، کرێە، نازانم کارەبایە، ئەوە دوای دێنە سەری. هەماهەنگی نێوان ژن و مرد لە هەر یەک لەو سلایدانە ئەو کەلیمەی تێدایە. هیچ بودجەک پەسەند ناکرێ ناچیتە بواری جێبەجێکردن بە هەماهەنگی هەردووک نەبیت. لەگەڵ منن هیچ بودجەک لە ماڵێ پەسەند ناکرێ بەبێ هەماهەنگی هەردوو لای. تەوقیعی هەردووچی لەسەر نەبی بودجە نییە. پیاو لە خۆی قەراریداکەی فخۆیتی، ژن لە خۆی قەراریداکەی فخۆیتی. ناجح نییە ئەو بودجەیە، کورتینان دەینی، مشکلی لۆ دروست دەبێت. و یەک لە پێوەرەکانی دانانی بودجە ژینگەی خێزانیە کە بە وردی دەچمە سەری زۆر زەڕورە ئەو قسەیە.
وازحە بودجەچیە بودجە ئەو بڕە پارەیە کە تەخسیس دەکرێت لۆ مانجی داهاتوو دەمێ ئەو مانگەی لە بۆ مانجی داهاتوو چ سرف بکەم کوی سرف بکەم بەچی بدەم پارەکەم مهمیش نییە ڕقەمەکە چەندە ئەوە مشکلەی خۆتانە مشکلەی من نییە ئەوجە یەک لەسەر ئەو بابەتانە هەر یەکەم 1 2 3 4 5 هەر پێنجیان یەک دێمە سەری یەکەم شیکردنەوەی بڕی دەستکەوت دەبی بزانی ماگانە چەند پارە دێتە دەستی ئەوجە بودجەت پێدا دەندرێ دەبی دانیشی بنووسیەوە بڵێ ئەوەندە پارەم هەیە لە مانگەچی جا ئەگەر دیار نییە دەبی نزیککەوە مەسەرنی وا هەیە ئیشە دیار نییە مانگە قازانی زیاترە مان کەمترە نزیک دەکەی ینی لە ماوەی عمرت دەزانی ماگانە چەند پارە دێست دەستی نزیک دەکەوە کۆکردنەوەی کۆی پارەی ژن و مرد زۆر جار ئەو مشکلەمان هەیە لە کۆمەلگایمەوەڵا پارەی خۆمە یان ژن دەڵێ من ئیشم پێ یان بەشەشی لە ماڵە سەر دەکەم دەبی ئەگەر دەتەوێت بودجەی خێزان دابدرێت دەبی کۆی پارەی ژن و مرد دابدرێت هەردوو پارە ئەو دەیە ئەگەرمانەوێت بودجەشی جوان دابنێن باسم لەوێ چ پارەیت کەت بەدەست دەکەوی بێزگە لەو دوو سەرچاوی مەسەلەن خانیەکت بەکرێدایە منداڵک تێ ئیش دەکا کوڕت گەورە بۆ ئیش دەکا کچت گەورە بۆ ئیش دەکا ئەوانەش دەبی بێتە ناو بودجەی ماڵێ نەک بڵێ وڵا کوڕەکەم ئیش دەکا با بەها 100,000 مانگانە قەیدینێ بام نیش لە خێرم پێ دەکەی یەک تەوقاتی لە بنی گوێی بدە بڵێ خۆت و پارەشت ئێمنی دانە دێ لێرە دەتەوێت بودجەی ماڵ دابنەی پارەکەی لێ دانێ برادەرێکم دکتۆرە گوتی برایەکەم تەخەڕوجی کرد لە توب یەکەم معاشی وەگرت هاتەوە ماڵێ گوتی بابا یەکەم معاشم وەگرت کوڕم پیرۆزە لەسەر خێر براکەی دیکەی گەورەترە لەوی دکتۆرەشی یعنی بەتەمەنە گوتی میش لێوێ بووم گوتی بابا ئەوجا پارەی دەژمارد گوتی بابا ئەوجا ئەوە نەیگۆ ئەوەندە لۆتوو گوتی بابا ئەوەندە بالۆ من بی ئەویت کەش هەموو لۆتوو یعنی فەقیرەی ئوسلوبەکی جوانی شێ بوو گوتی یەک تەوقاتی لێدا تەوقات دەزان چی ئەوە شەڵقەی دێوە لە بنیگوێ یەقلی ئاڕاژدی پێدەناتە یەقلی لە بنیگوێیدا هێڕی کرد لەگەل لێدانێ گوتی کوڕم هێشتا تو نەبی ئەو پیاوەی پارەی بدەیە من خۆت و پارەشت و شادەشت ئیمنە ئەگەر گەیشتێ و مەرحەلی پارەی بدەیە من ئەمن خەبرەشی لێ دەم لە بن عاردی دەسمە بن عاردی داوای لێبرنی لە بابی کرد تەمەن ماڵەشی زۆر محتەرەم من ناویان بینم هەمتان دەیناسن مهمە ئەتو فکرکەوە لە ڕووی اقتصادیەوە پارەی تو خۆشت هەری داک و بابتی دوایی کە سەر بەخۆی وەردەگری دڵنیامە داک و بابیشت لۆ لە سەدادنێن بەس جارێ تو خۆت هەر هیچ پارە و مڵکیشت هەری داک و بابت هەندێک کەسمان هەیە مەشاریعی هەیە مەسەلەن لە مستەشفاکی بەشداری کردیە ساڵانە پارەی لۆ دێ لە بزنسەکی قیچە پارێکی تێدا هەیە ساڵانە لۆی دێ دەبی ئەوانەش حسێبی لۆ بکەیت بڵێ مەسەلەن ساڵێ 10 وەرەقەت لۆ دێ دەکەم مانجی $80 دەبێ $80 حسێب لۆ بکەیت لە بودجەی مانگانە هەر بڕە پارە کە دێتە دەستە تو دەبی ئەنەلایسی لۆ بکەیت دەبی شیکردنەوەی لۆ بکەیت وازحە ئەو سەرچاوانەیە کە هەیتمان دەبی بنووسیەوە بەشەکانی ماڵ لە چپێک دێ دەبی بێ بنووسیەوە ئەو بەشانە دەگریتەوە کە خەرجی تێدا هەیە بەنمونە مەطبەخ خەرجی تێدا هەیە پێویستی بە کڕینی بەردەوامی شت هەیە کارەبا خەرجی تێدا هەیە نەفت و سۆبە خەرجی تێدا هەیە وهاکەذا دەبی بە وردەکاری تەواویش بنووسی نابنووسی مەطبەخ نا لە ناو مەطبەخی چت هەیە شتی وشکت هەیە شتی تەڕەت هەیە ناو سەلاجەت هەیە سەلاجەکان چی تێدا هەیە حتا ساس و کەچەب و پەنیر و ماست و هەمووی دەبی حسێب لۆ بکەی سابوون و تایید ڕەحمە لە داک و بابت دیسان هەماهەنگی هەردوو هاوسەرمان پێویستە ئەمن نازانم ناو سەلاجەی چی پێویستە دەبی خێزانەکەم پێم بڵێ ناو سەلاجەی چی پێویستە دەبی ئەو پێم بڵێ من مانگانە چەندم پێویستە لە برنجی لە بۆ لێنانی ئەگەر میێوان بێ چەندم پێویستە ملێتان نەشارمەوە مەسەلەی کڕینی مریشک بە تایبەت دەڵێم چەند مریشکت دەوێ دەڵێ چەند مانگت ینی چەند هەفتەت دەوێ مریشکی نەکڕیەوە مەسەلەن دەڵێم 2 هەفتە دەڵێ ئەوەندە مریشکەم لێ بینە ئەو لێک دەداتەوە دەزانی چەندی پێویستە چەند میێوان دێ ئەو ئەتوو دەبی وەکو ڕاوێژکار لە ئیشەکان ئەو بەتوو بڵێ نەدی زیادە ڕۆی و نەکورد بینی نابی بکەی لە کاتی دانانی بودجەی لە کاتی ڕێخستنی ماڵ نابی بڵێ وەڵا لەوانەیە و مانگەی غازمان پێویست نەبی غەڵەتە وەختێک دێ غاز نامینێ و توش پارەت لۆدانە نایە لەوانەیە بڵێ وەڵا ئەو مانگەی مۆلیدە 50,000 بێتەوە غەڵەتە ئەگەر مۆلیدە ئەڤەرێج لە بینی 70 هات بیتەوە مانجێ دەبی 70 لۆ دابنێ نەڵێ وەڵا ئەو مانگەی لەوانەیە حکومەت قەراردا 50,000 دابنێ نابی و ناشبی زیاتر لە داین بری با 100 دابنێم وابی نەوەکو بەش نەکە غەڵەتە دیسان غەڵەتە چونش کورت هێنان دەبی لە جێی دیکە مشکلەمان لە دروست دەبی ئێستا باسی دەکەین
دەبی لە کاتی دانانی بودجە و ڕێخستنی ماڵ و حسێبکردنی ئەشیای ماڵ شتەشیش لەگەڵی حسێب بکەی پێی دەگوترێ داهاتووی نزیک پلانی داهاتووی نزیک بنمونە با بڵێن خێزانت حەملی هەیە منداڵەکەت لە داهاتوو لەوانەیە پۆلی شەشە بستە کولیەکی ئاهلی احتیمال لە هاوین دادێ خولەکی هاوینەت پێویستە لەو منداڵەکانت دەبی ئەوانە حسێب لۆ بکەی بودجەی لۆ دابین بکەی ئەگەرنا لەو مانجی کە دەبتە خولەکە ئەتوو دەفەوتێ چون شتێکی زیادت لۆ هاتیە 3 مانگە حسێب لۆ نەکردێ 5 مانگە حسێب لۆ نەکردێ لە مانجی شەشەم خولی 3 منداڵت هەیە و وەڵا حکمەش پارەی دێ و وەڵا خولی مەلەوانیش پارەی دێ و ناینێرم کەواتە غەدرت کرد لەبەر خاتری نەبوونی پلانی اقتصادی ئەو جا پێشوەختە لە ماڵی هەڵسەنگاندن دەکەی دادەنیشی وەرەقە و قەڵەمی دەست دەدێ تاک بە تاچ پێویستەکان دەنووسیەوە بنووسنەوە لە وەرەقەشی لە دیواری بدەن بڵێن ئەوەندە پێویستێمان هەیە لە ماڵێ ئەو ئیشە زۆرتر ئافرەتان پێی هەستن باشە پیا و تۆزێک مەجال و سەلیقەی ئەوەی نییە دابنیشی لە دیار ئەشیایەکانی ماڵێ ئافرەت بڕۆ دانیشە لە ماڵێ چ شتێک لە ماڵی تو پارەی پێویستە پارەی تێدا سەرف دەکەی بنووسەوە هەر شتێکت لەوانە ئەو ئەیفۆڕم لێرە پێویستە ئەگەر ئەیفۆڕەکان هەبی لۆ تەوزیع باشە ئەگەر هەر لە بینی چەند کەسەشی قڕیان لەکەن بیلۆخوان ممارەسە بکەن عیبی نییە یان بە مۆبایلیش دەتوان بنووسنەوە ئەگەر ویستان ئەو پێویستیانەت کە لێرە نووسیتەوە ئێستا ڕسمەکەتان لۆ دەینە شاشی لەو تەنیشتی ئەو لات پارەی لۆ دابنێ با بڵێن غاز مانگانە چەند غاز پێویستە 2 15,000 دینار کارتی مۆبایلی خۆم 5,000 کارتی مۆبایلی هاوسەرەکەم 5,000 کارتی ئینتەرنێت 18,000 دەی هەتا دەڕۆی خوارێ کۆی گشتی خەتەچی لێت دەی دەبی ئەو کۆی گشتیە ڕقەمەک دەرچی ئێستا پێتان دەدەم دەبی چ ڕقەمەک بی ڕقەمەشی تایبەتە هەموو کەس نازانێت بەبێ زیادە ڕۆی کەم ڕەوی دیسان نابی کەمی بکەی و نابی زیادیش بڵێ ئەو زیادە و کەمیە خەتەرە ئەو ڕۆهستی پێ ناکەن ئەجە بۆ گەڕە لاژە تەسویریشە ناشوێرم هەم قسەچی بکەم دەزاکە نانامشکلە نییە هەر زانی چ بکە مامۆستا 5-6 بدەی یەکەم ڕێت بینە سەری ئەوها دیسان هەماهەنگی هەردوو هاوسەرمان پێویستە ئەگەر نا هەر یەک لۆ خۆی ڕابکێشی و لۆ خۆی بیبا زەحمەتە پیاو پێی وابی کارتی مۆبایلی زەڕورە بەڵام کارتی مۆبایلی خێزانەکەی زەڕور نییە پێی وابی ئەوەندە غازە چێ سرف دەبی پێی وابی نەفت زیادە با نەکڕین پێی وابی مبەڕیدەمان پێویست نییە بکڕین پێی وابی سپلیتەکەی تێکس و قەیدینی با تێکچی نابی لەو لاش ئافرەتیش پێی وابی پێ ئەسەشی مێردەکەی لەگە برادران و ناخواردنەک 15,000 تێدەچی زیادە و پێی وابی پیاوەکەی حەزی لە سەفەرە چێن بەس نابی ساری باژێ لە بەروی بنزینی دەوێ نابی ینی نابی هەر کەسە و لۆ خۆی ڕاش دەبی هەردوو پێکەوە بین نەپێش پێداویستی داهاتوو هێشتا تەدریبەکەمان نەکردێ و هەڵا خەپسەی لۆ چییە تۆزێک لەگەڵ من بن بەوەڵڵە ئاگاتان لێم نەبی قسەی ناکەم تکا دەکەم ئەو چەند دقەی لەگەڵ یەچین بە ئاگامان لێک بی دەی لێک تێبگەین بودجەکمان پێویستە لە ناو ئەو نووسینانە لە بنەوە پێی دەگوترێ بودجەی حاڵەتی لە ناکاو سارە تێک دەچی منداڵەکەت بەردەبتەوە تووشی عملیاتێکی دەبی سەفەرەکە دێتە پێش بە هەر ناخۆشیەکەی فکر لێ نەکەینەوە خوشکە برایەک دێت تەکبیرەکە لۆ دەکات دەرەسبێن نەچینە سەفرەی هات خێری خۆی کرد و مشکلەشی لە ماڵی ئێمە دروست کرد دەبی بودجەکەت لۆ حسابی ئەوت کردبی حاڵەتی لە ناکاوت دێتە پێش خێرێک دێتە پێش لێرەینە دانیشتینە یەک دەڵێ کاکە وەڵی فڵانە کەس وەزی خراپە وەرن با پێکۆ یارمەتی بدەین ئەو توش بودجەت هەیە ئەوەش بەشی من بەبێوەی کاری شتێ بکات لە ژیان یانیش بودجەشی دابنێ لە بۆ کورتهینان جار وا هەیە ئەتو حساب هەموو شتێکت کردیە کورتینانت هەیە ئەو بودجەی کورتینانە لەوێ پڕ دەکاتەوە بەسەرەن 2 غاست حساب کردێ 3 غاست پێویست بوو لە ناکاو تانچەشی سەربانت کەمی کرد لەبەرەوەی ئاو نایە دەبی تانچەشی بکڕی بودجەی کورتینان دێ لەوێ پڕی دەکاتەوە ئەوە هەتا لە حکومیش لە دانانی بودجە لە وەزارەتی دارایش ئەو قانونە هەیە ئەو پلانە هەیە هەندێک زار قەرز و قستت هەیە
بودجەی کورتینان لە قەرز و قستە مەسەڵەن شتێکت بە قستی نایە سیارەکە ئەشیای ماڵە پێویستت بەوەیە کە بودجەی لۆ دابنێ ئێستا ئەو وەرەقەی لە بەردەستانە لە ناوەندی خەتەکی بشێشن بیکەنە دوو بەش لە نەمنیش قڵەکە بە باش ئای هەڵی فۆڕەکەی باش بەس سم بگرێت ناناتەوە لەگەڵ من بن خوشکان و برایان خەتەکی لە ناوەندێ بچێشە لەسەرەوەش خەتێک لێرە لەسەرەوە بنووسە پێداویستیەکانی ماڵم لەولایە پێداویستیەکان ئەلێرەش بڕی پارەی پێویست لە بن بنەوە خەتەکی بچێشە لە بن بڕی پارەی پێویست لە ئاخیری هیچ جێ نەمینێتەوە تەنها جێ یەک نووسینی ببینێتەوە یەک دێرە نووسین بنووسە کۆی گشتی پارەم خەتەک ئەمن نازام کۆی گشتی پارەی تو چەندە بەس با بڵێن کۆی گشتی پارەی تو لە مانگەچی 500,000 دینارە هەلێرە بنووسە 500,000 کاتێک دێی داواکاریەکانی ماڵ دەنووسیەوە لێرە دەبی ئەلێرە بەش بک ببتە 500,000 تێنەپەڕی ئەوە ئەسلی بودجەیە ئەگەر تێپەڕی کورتینان دەینی قەردار دەبیەوە دەبی قەرزکەی لەسەری جا پێشتان دەڵێم لە سلایدەکانی دیکە کود وە دەکەی تێنەپەڕی ئەوە مهمە وانە کووە بکەم ئەمن بۆ 500,000 بژیم پێداویستە سەرچیەکانی ماڵ سەرەکی مافوری دەکڕم سەرەکی نییە مبارەدەشی زیاد دەکەم سەرەکی نییە سۆبەشکە زیاد دەکەم سەرەکی نییە زیاد دەکەم سۆبەم هەیە بە سۆبەشکە سۆبەکەم بڕە خراپەیەکی نوێ دەکڕم سەرەکی نییە جلکی خۆم دەکڕم سەرەکی نییە جلک لۆ منداڵان دەکڕم سەرەکی نییە ئەوانە هەمووی لاوەچیە یان وەرزیە یان زیادەیە یان لۆ جوانیە سەرەکی نییە ئەتوو دەتوانی بە سۆبەشی ئیدارە بکە هەموو لە غورفەشی دابنیشن ئەوە ئەساسیە پێتان دەڵێم دواتر کو دەکرێت بچینە تێپەڕین لۆ مەرحەلەی دووەمیشکە لە ئەساسیەکان تێپەڕین وازحە ئەو پارەی بنەوە دەبی ئێرە بەشت بکات بران و خوشکانم هەر ماڵک پێداویستی تایبەتی خۆی هەیە ئێمن زۆر جیاوازە لەگە مامۆستەتەیبی لەگە مامۆستای نووسی ئی مامۆستەتەیب و مامۆستای نووسیش جیاوازە ڕەنگ بی دوو برا لە یەک ماڵی گەورە بووینە لەوانەیە دوو خوشتی شاهینایی بەڵام دیسان جیاوازە پێداویستەکانیان خانیەک 200 مترە لەگە خانیەکیش 50 مترە زۆری فەرقە لە پێداویستەکانی ماڵ ماڵک دوو منداڵی هەیە لەگە ماڵێک 8 منداڵی هەیە زۆر جیاوازی هەیە ئەنگۆ گوێی خۆتان بگرن پیاوەک دوو ژنی هەیە یەک ژنی هەیە زۆر جیاوازی هەیە فەرقەکە لێرەیە ئەتوو دەبی بزانی کە بودجەی لۆ ماڵی خۆت دادەنێی باسەکە لەوەیە ئەتوو بودجەی لە بۆ چ دادەنەی بودجەی من بە 50,000 بەش دەکا گەنجەکەم هەیتم نیتم مۆبایلەکە و سیم کارتە هیچ کەم مەسئولیت نییە دەنوم هەڵدەستمەوە لە ماڵی نان لۆ حازر کرا دەخۆم و دەڕۆم و دەستمە مەکتەبێ پێویستم بەوەی نییە خۆم شۆشکەم لۆ 500,000 بابی من کە من گەنجەکە بووم منداڵەکە بووم بابی من دەبی خەمی من و برایەکانم و خوشکەکانم و داکم و هەمووی بخوا چونچی ئەوە هەمووی لەسەویە 50 من و 50 و 30 و 20 و 80 و 200 لۆوی دەکات ڕقم وازەح ئەو ئەساسی ئیشەکەی مێستا بەڵام پێتان دەڵێم ئەو جا کو دەتوانین بەشمان بکات بێمەوە ئەگەر ڕوخسەتە بی وەرنە دەرێ لە ناو واقعی دانانی بودجەی با بێمەوە سەر سلایدەکانم لە یەک لە بابەتەکان نووسی بووم هەماهەنگی یان جیاوازی ژنومێر لە دانانی بودجەی ماڵ بەڕێزان خوشکان و برایانم زۆر 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 ڕۆڵی هەیە 3 گوتم زۆر زۆر یانی دەکات 6 جیاوازی بیرکردنەوەمان لە ژن و مێردایەتی زۆر ڕۆڵی هەیە لە بواری ئابووری و اقتصادی ماڵ جگە لەوەی ڕۆڵی هەیە لە پەروەردەی منداڵ جگەوەی ڕۆڵی هەیە لە لایەنی کۆمەڵایەتی جگە لەوەی ڕۆڵی هەیە لە لایەنی پیشەییمان لە پیاوەتی و ژنایەتیمان ڕۆڵی زۆرە کێشەی خێزانی و لێکتێنە گەیشتن
ڕۆڵی زۆر سەرەکیش لە بواری اقتصادیش دەژێڕی. با باسی کەین. یەکێک لە چارەسەرە سەرەکی یان سەرچاوە سەرەکیەکانی مشکلەی اقتصادی کێشەی خێزانیە یان هەرەسی اقتصادی کێشەی خێزانیە. دائیمەن جیاوازی نێوان ژن و مێرد یان تەبایی نێوان ژن و مێرد ڕۆڵی زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر لایەنی اقتصادی. عائیلەکت دیت زەحمەت دەژین بزانە بەشێک لەو هۆکاری زەحمەت ژیانیان لە ڕووی داراییەوە کێشەی بینیانە، مەشاکلیان هەیە. ڕەنگ بی بەتووی نەڵێن، ڕەنگ بی باسییان نەکردبی لە دەرێ، بەڵام کێشەی خێزانی وە دەکات لە ڕووی اقتصادیەوە ناتوانی ستەیبڵ بی، ناتوانی چەسپاو بی. دووەم، پێوەری خێزانی جیاواز. ژن بە پێوەری ماڵی بابی پێوەرکە یان پیاو بە پێوەری ماڵی بابی. با بڵێن پیاوەکە عایلەی دەوڵەمەندن هەمیشە وافکر کاتۆ دەی بە دەوڵەمەندی بخوات، یان ژنەکە عایلەکەی ماڵی بابی دەوڵەمەندن هەمیشە وافکر کاتۆ دەی وەکو ماڵی بابی بژی. ئەو دوو پێوەرە ژیانی اقتصادی تێک دەدات، چونکە ئەمە خێزانێکی دیکەی نوێینە، نەی ماڵی بابی منن نەی ماڵی بابی خێزانین، ئی خۆمانین. ڕەچاو نەکردنی بارودۆخی یەکتر، بنمونە پیاو هەیە بەس ئەو ئیش دەکات لە ماڵی، ژنەکە هیچ باچی پێنی ئەو پیاوە چەند ماندیە چەندی پەیدا دەکات هەر خەمی خۆیتی. پیاو هەیە ژنەکەشی ئیش دەکات لە ماڵی هیچ لەکنی باچی پێنی ئەو ژنە ماندیە ئیش دەکات هەر لەسەر حسابی خۆی دەڕوە. کەواتە ڕەچاو نەکردن بەشێک کێشەی داراییمان لۆ دروست دەکەن. ڕێگەدان بە کاریگەریە دەرەچیەکان. ئەمن هەم جار دەرێم تەکبیرکەر. خەڵکێک دێتە ناو ماڵت ئەوە لۆ ئەوەی ناکڕی ئەوەی لۆ ئەوی نافرۆشی ئەوە چی ئەو جلکە لە بەرتەوە کەنجینە تو خۆت دەگۆڕی ئەرێ کەنجینەوە هەتا کەنجینە تو ئەوی دەکڕی هەتا کەنجین لێرە دانیشتی ئەرێ سەفرەت پێ ناکە مێردت ئەرێ ئەو ژنە لەگەڵ نایەتە ماڵی بە یعنی دێ تەکبیر لۆ دەکات. ئەو تەکبیرکردنە کاریگەریە دەرەچیەکان ڕۆڵی زۆری هەیە لەسەر تێکدانی باری داراییمان. وە بێزگە لەویش چاولێکەریش تەبەن، ینی هەندێک جار بە خۆشمان چاو دەکەین. ئەم دەمەوێکی مامۆستای نووسی بژێمێ ناتوانم ناتوانم خۆم ناکوژم ینی چ بکەم ناتوانم. تەقسیماتی خوای وای کردی من ناتوانم وەکو مامۆستای نووسی بژیم. ئێ بەخوای بە دڵنیاییشەوە ئەویش ناتوانانی وەکو من بژی. هەر باسەکە لەوە نی ئەمن کەمترم هەیە ئەو زیاتری هەیە. ئەویش ناتوانانی وەکو من بژی. بابێ یەک ڕۆژ لە ماڵی من ببزام دەتوانی ژیام کە ناتوانانی. کەواتە کەسمان ناتوانین لە جێ یەکتر بێت. ئەوە لە بۆ گەنجەکان تۆزەک ئەو قسەیە معقولە، چونکەوانەی کە ئەمە ژنمان هینایە و تێمان پەڕاندیە کاتە خێزانێکی فەقیر لە خێزانێکی دەوڵەمەند ژنی دەخوازی و کاتە خێزانێکی دەوڵەمەند لە خێزانێکی فەقیر ژنی دەخوازی. پێیان دەگوترێ ئاوقوف نەبوون لە ڕووی داراییەوە. کێشەی دارایی دروست دەبی ئەگەر لێک تێنەگەن و هەماهەنگیان نەبی. لەبەرەوەی ئەگەر ژنەکە دەوڵەمەند بی هەموو ڕۆژێ دەڵێم لە ماڵی بابم ئەوم دەخوارد لە ماڵی بابم ئەوم هەبوو لە ماڵی بابم ئەو. ئەگەر کوڕەکەش دەوڵەمەند بی دەڵێ خۆم تووشی چ کردە تو لۆ تێناگەی لۆ نازانی تەعامل بکەی لۆ نەیتینا لۆ سەرف ناکەی لەبەرەوەی ئافرەتەکەش لە پێوەرەی اقتصادی گەورە بووە بە شێوازێکی اقتصادی گەورە بووە. ئەمن باسم لەوەی نییە خراپەیان باشە نا هەر یەکە و ئیجابیات و سلبیاتی خۆیە من دیراسەم لەسەرەوە هەیە دکتۆراکەم لەسەرەوە مۆزوعە. بەس باسم لەوەیە کێشەی دارایی دروست دەبی لە بینی ئەو ژن و مێردەی لەبەرەوەی دوورن لێک لە مەسەلەی خێزانی لە ڕووی اقتصادیەوە. ئەوەمان باس کرد. جۆری کەسایەتیشمان هەیە لە ڕووی ڕەزیلی و سەخیاتی. نەفەرمان هەیە ڕەزی لە خۆی. ئەو ژنە مردیە بەدەستی دەرێ و پیاوە ڕەزی لە ناڵی 250 بدەمە برادەرەکەم ناڵی یەکت میوانەشی داوەتکەم ناڵی کەسەکی بینمە ماڵێ. پیاوەکە دەرەکا کە خێزام ڕەزی لە ناوێری پارەی بە قەرش بدات نەک هەر ئەوەی با بڵێن پارەی بەخێر بدە. ئەو ڕەزیلی و سەخیاتیە لە بینی ئەو دوانە هەردووک ڕەزیل خۆشە هەردووک سەخیش خۆشە. بەس یەک ڕەزیل و یەک سەخی ژیانی اقتصادی تێک دەچین ناتوانن بودجەی دابنێن. ئەوە یەک لە شەرتەکانی بودجێ دەبی هەردوو لا وەکو یەک بیر بکەنەوە. ئەگەر ئەو ڕەزیل بی دەڵێ ئەوە پێویست نییە بە هەموو مانگی کارتێر تێ نەکەین چییە تەلەفۆنت بکەم مەکەن وە کەس مەکە تەلەفۆنی خۆ ئەو شتانە لە دنیا نییە بپەڕەوە لێرە ئەو شتە نییە لە ئێران نییە لە تورکیا نییە کە تورکیا بودجەی دادنەوەی دانانێ دەڵێ فلان جسری عیبلاغ دروست دەکەم بن بەحرێ دەکەمە نەفەق بودجەی لەو شتانە دادنێ دەڵێ فلانە سەدی دروست دەکەم کە بتوانم ئاوی گڵدەمەوە چون بودجەی لەو شتان چونکە ئەو پێویستی بۆ ئینە تەبلیغەکەی تەواوە میترۆی تەواوە ئەو شتانەی هەموو ڕێخستیە سەد و مەدی پێویستی بە تەعمیرات نییە لۆیە کاتێک بودجەی دادنەی ژینگەی خێزانی دەوری زۆرە ئێستا وردی دەکەمەوە لە بۆتان
ژینگەی خێزانی جار وایە ئەتوو ئەمن ئەو نمونانەی دێنمەوە ئەو ناوانەی کە دایان ناسم پێیان نمونە دێنمەوە داوی لێبوون دەکەم ینی مەبەستم ئەلمیثال و تضرب لا تقاس مامۆستا محەممەد با بڵێن لە ماڵێ ئەمن نازام لە ماڵێ شەی لەگەڵ دەژی بەڵام با بڵێن داک و باب و خوشک و برا دوو خوشک و سێ برای لەگەڵە لە ماڵێ ئەو بودجەدانانە زۆری فەرقە لەگەوەی ئەمن بەتەنێ لە ماڵی خۆم دەژیم و ژن و مێر دەکەم کەسم لەگەڵ نییە مامۆستا محەممەد لە ماڵێ یەک تاکە غورفەی خۆی تێ بەخۆ بە هاوسەرەکەی ئەمن لە ماڵێ هەموو ماڵەکەی ئیمنە بەخۆشم و خێزانیشمین خۆ هەردووچمان هەر یەک ژن و مێردین با بڵێن هەر دوو کەسین و تەواو جارە منداڵمان نییە بەڵام کاتێک بودجەی دادنێ زۆری فەرقە ئێمەمانان زۆرمان ئەومان بەسەهاتیە زۆربەی زۆری کە دەستمان بە ئیش کردێ لەبەر معاناتی بێپارەی ماڵێمان بۆ ئیشمان کرد یارمەتی کەس و کارمان داک و بابماندایەوە نەبوو لە سەردەمی نۆهاتەکان سەبەبەکەەوە نەبوو تو پێویست بە پارە بی سەبەبەکەەوە بوو کە کەسوکارت پێویستیان پێ بوو با و برات پێویستیان پێ بوو لێ ژینگەی خێزانی دەوری زۆرە لە ڕوەکی دیکە زۆری و کەمی ڕێژەی منداڵ ئەم باسی اقتصاد دەکەم بەڕێزان مینەوەسە مەسەلەی ڕسەخوا دەیدا و ئەم باسم لەوانە نییە باسم لەوەیە تو بودجەی دادنەی منداڵەکە دەبی ڕۆژانە 1000 دینار 500 ناری پێوی بستە مەکتەبێ وانە دەبی پێی بخۆ مەلایکەتە خوا ناینێری لۆی 500 ناری بداتێ بەڵێ خوا دەیداتە تو ئەمە قەنەعەتمان بەوەی هەیە خوا دەیداتە تو لۆیە تو بی دێمداڵەکەی بەس مهم دەبێت توات بی دێمداڵەکەی کەواتە ئەگەر یەکێک 5 منداڵی هەبوو لەگەڵ یەکێک 2 منداڵی هەبوو فەرقی هەیە بودجەدانانی فەرقی هەیە ئەمەش هەر گلەی دەکەین وەڵاوە لێ ئەمن من وەچی فلانە کوڕی نیمە کوڕی فلانە پیاوی ئەوها دەژی ئایپادی وا لۆکڕایە مۆبایلی وا لۆکڕایە لۆ من ناکڕی دەبی ئەو لێکدانەوەی بکەی کە فلانە کەس تەنها یەک کوڕی هەیە هەموو دنیای لەوە کوڕی دەینتەر پێشی ئەمن 5 کوڕم هەیە دەبی لە هەر 5 کوڕی خەمی بخۆم فلانە کەس چاوی تەنها لە سەیەک منداڵیە چونکی یەکی هەیە هەمومان دەزانینەوە یەکەم منداڵی بوو چەند چاوی لەسەرە دوای بەرە منداڵ زۆر دەبی وەختەکە و بەردەبتەوە تو ئاگال لێنی هێشان بەرویتەوە لەسەرەوەی تو ئاگال لێنی چونکی انتباهت پەر دەبیت هەمانە حاڵەتی تایبەتی هەیە لە ماڵێک کە مەندامی هەیە نەخۆشی هەیە گوێتان لە منەوە نیە جەماعەتی پشتەوە کەم قوتابیەکی هەیە لە ئەهلیە ئەوە حاڵەتی تایبەتە پێویستە بودجەی حسابی لێ بکرێت کە زۆر بەداخەوە مە لە کۆمەلگایمە مراعاتی ئەوانە ناکرێت لە تەرەف بڵین هەم خەڵک و هەم دەوڵەتیش کە یەکە کەمەندامەکی هەبوو دەبی زۆر مراعاتی بکرێت لە ڕووی اقتصادیەوە چونکی ئەو کەمەندامە پێویستی بە زیاد لە حەد چاودێری هەیە موادی پێویستە ئەسباباتی پێویستە ئەشیای پێویستە ئەمە هەست پێ ناکەین تەنها ئەو هەست پێ دەکا کە هەیتی لە ماڵێ هەمانە زۆرە پێداویستش تایبەتی هەیە بە نمونە هەمە کرێت چیمان هەیە دەبی بودجەی لۆکرەی دابنێ مانگانە هیچ مەزاری تێدانە 200 خۆی دەبی لەو لا دابنێ لۆکرەکەی یان تەکسی هەیە لۆ منداڵەکانی لۆ خێزانی گرتیتی ئەسڵا سیارەی نییە دەبی بە تەکسی هاتوێ بکە دەبی حسێبی تەکسیەکانی بکە هەفتەی 2000 دێتە حکمە هەفتەی 3000 دەستە دەوامی حکومی هەفتەی 2000 منداڵەکی دەستە فلانە جێ دەبی بودجەی لۆ دابنێ هەمانە بە میوانە ماڵە گەورەیە سبکانی قڕیشان دەربەسەری خۆی بکە کوڕی ژنی هینایە و کچی مێردی کردیە دێنەوە خۆ دەریان ناکانی دێنەوە ئەوانیش بە ناشکریوە نارم خۆفکرد ناکەن بریشکەشی لەگە خۆیان بینن چیلۆ میوەشی لەگە خۆیان بینن هەمووی لەسە بەلاشەیە و زیادیشی کردایە بینە با بمەوە سبەین لۆ خۆم گەرم دەکەمەوە بەش دەکەم زیادبوونی پێداویستی مەسەلەن هەتا ئێستا تو دەوامت هەبوو وەختێک منداڵەکەت گەورە بوو ئەوش دەوامش پەیدا بوو دەبی سیارەی لۆیش پەیدا بکەی یان بکڕی یان زیاد بکەی خێزانەکە دەوامێ دەبی سیارەی هەبی خێزانەکە دوو ڕۆژکە داوامشکی زیاد دەبێت تو داوامی دوم زیاد دەبی دوو سیارەتان پێویستە لەو لای ئەوانە ناخینمەوە ژینگەی دیسان ژینگە ئەو جا ئەمە باسی خێزان بووە نییە ئێستا کۆمەلگا یعنی کۆمەلگا دەوری هەیە لەسەر بودجەی من بەڵێ دەوری هەیە گوێتان لە منە بەسیابرای نەکەم لە مەخوای خێزانەکەی خۆمەوەتی ژینگەی کۆمەلگا مەلا ئەوە مەلا عادل عزت گوتی بەخوا باوکەکەم خێزانەکەی خۆمە قسە دەکەم ئەوە هەر حەزم لێ بۆ قسەی بکەم ئەوە شەبزان بە قەستی قسەی دەکات تامیش ئەوەی بڵێم ڕاوەستم بێدەنگ من باوەڕم پێ بکەن زۆر ڕۆڵی هەیە گەرە تو ماڵت لە شۆڕش بی یان ماڵت لە گوێمەدەی بی لە دانانی بودجەی ها باز دەکەم زۆر ڕۆڵی هەیە تو ماڵت لە یەک لە سیتیەکان بی لەگە ماڵت لە مەسەر منتیقەشی ئەتیادی بی لە هەولێرە لە هەفتی حسارۆکان لە 5 حسارۆکان بی باسم لەوەی نیە نەوعی ژیانەکەی چییە باسم لە بودجەیە باسم لە پارەیە ئەتوو لە سیتی دەبی خەدەماتت هەیە 7 هزار دیناری حسێبی خەدەمات بکەی کرێچی بی ئی خۆت بی
ملیۆنێری دنیای بیفەقیر بی دەبێ و خەدەماتی بدەیت کارەبات بە ئەوەیە دوگمەیە دای نەگری کارەبات نابی وەچی ئەوی دیکە نیە نادەمە حکومەتی تەواو مانگەی نادەم خۆ دنیا خرا نابی لێ شوێنی نیشتە جێبوون گەڕەکە زۆر مهمە دووری نزیکی لە کەس و کار زۆر مهمە دەوری هەیە ئەتوو لەسەر ڕێبی هەم ڕۆژە کاروان سەرا کوڕ و کەس بێتەوە ماڵێ و خوشک برا بێ ئەی وەڵڵا و بودجەی دەوێ خۆ بەلاشخانە نییە خوا بەرەکەت دەخاتێ دیسان مەی نۆسەوە مۆزوعی خوا بەرەکەت دەخاتێم شۆشمەم بەس بودجەی دەوێت دەبێ حسێبی لۆ بکەیت خۆ نانی دەخوا زۆری ئەو کەسانی هاموشۆمان دەکەن ئەوە لۆ ئەو خوشک و داکانم زۆر زۆر مهمە و قسەیە داوای لێبوردن دەکەم تۆزووکە ڕەخ دەبم لەو مۆزوعی خزمت دێتە ماڵت برادرت دێ خوشکت دێ جیرانت دێ چی لێ دێ با لێ بێ چ جوونەکان حەز لێ پێی بدەن با بە کەیفی خۆی تەدبیران لۆ بکات گوێی مەدێ وە بزانە لەگە توی نییە ئەو دێ قسەی زل دەکات دەستی بە سەزجی تێردا هینایە دەڵێ ئەوە لەو قەنەفەت ناگۆڕیەوە چەند ساڵەوە قەنەفەت هەیە ئەو ساڵ هەرو ئەو جلکەی پارت لە بەکردەوە دەرتینایتەوە زستانی کورە بڕۆ تشتی مۆدیلی نوێ پەیدا بووە هەر بڕۆ لەنگەیەوە هەرزانە بە 50 زاریە کوڕی هاوڵ 50 زار نار لەکنە من نیوەی معاشی دەکات توستڵی هاتیە تەکبیرت لۆ دەکات تکایە مەکەونە ژێر کاریگەری و تەکبیرانە بابێم لەگە پیاوەکانیش دوایە نەڵێنەوە گلەی دەکەم ئەمە زۆر جار لەگە برادران دەردەچین برادری زلزلە پارەی زۆرە دەوڵەمەندە گوێی لێنێ با بچینە فڵانە مەتعەمی مرد و پیاوانە بڵێ نایەمەوە مەتعەمەی بڵێ نایم شەرمت پێ نەبی لێتان ناشارم بەو دوایی دعوەتی شەریکەتی بووم لە بۆ جیهازەکەم لێ دەکڕین بردمیانە مەتعەمەچی تەماشای مێنیۆم کرد هەرزانترین خواردنیان 20,000 بوو چا 2,000 دینار ببسی 3,000 دینار شەربەتی طەبیعی 6,000 دینار گوتمەی هاوار ئەمە ئەو ئیسرافە لە من ناوەشێتەوە دەزانیت چم داوا کرد لە برسیشم بوو کریب نۆتێلا هەیە حەستان لێ نەچی کچەکانم گۆ حەستان لێ لە کریب نۆتێلا هەیە ئەوها کرێمی بەسەدا دەکەن ئەوە لە هەمویان هەرزانتر بوو بە 7,000 بوو فقط ئەوم داوا کرد لەگەڵ ئاوەشی بە ئاوی خواردیتم پێم گوناح بۆ ئیسرافی بکەم با لەسە حسابی خۆشم نەبی ناهێڵم مەجال نادەم ئەو ئیسرافی کە خوا پێی ناخۆشە ئەتوو پێمی بکەی برادرتە دەردەچی حەزی لە جەو گۆڕینێ پارەی زۆرە بڵێ وەرە سارەی خۆت بینە ئەتوش سەرفیکە پارەی قبوڵمە ئەمن بودجەی من بەشی من ئەوەی ناکات خلاص پێشی ناڵەی مەچوو لەگەڵی با ئەمە خۆمان قرار لە ژیانی خۆمان بدەین کاریگەری هەردوو خانەوادە ماڵی بوچە و ماڵی زاوای ماڵی ژنە و ماڵی پیاوی چونکەمە لە بوو کوزاوی تێپەڕینە تازە پیرەکان کاریگەریان هەیە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دەچێ ماڵی دێتە ماڵت یان بەڕاستەوخۆ پێت دەڵێ یانیش بە ناڕاستەوخۆ ینی وەت لێ دەکا کە ئەتوو مەسەلەن عەرزەکە لۆ نیشان دەدا لە ماڵێ کە ئەومان زۆر دیتە ئەتوو ئۆتۆماتیکی خۆت ڕالێ نەبی مرتاح نەبی لەلایەنی مادی باز دەکەم مەکەونە ژێر کاریگەری ئەوانە ئەنتەرنێت و سۆشیال میدیا بەداخەوە یعنی بێتامی کردیە لە ئەنجامی ئەو هەمە عەرز و عروضاتی دێتە بەردەستمان فلانەت ئەوێ ڕۆژێ خەریک بوون دووسێ گەنجی خۆمان پیا و خەریک بوون لە ئەمریکا چاکەتیان داوا دەکرد ئێلک یعنی بەڕاستی تاتو لەو هەموو مۆڵ و مارکێت ئێمە هیتمان چاکەتەک نەبێم لە بەریکەم لە ئەمریکا لۆم بێ ئەگەر ئەوە زیادە ئیسرافی نەبی ئەوە بێتامی نەبی لە پارە سەرفکردن یعنی پێت گوناحە و 20,000 دیناری بدێ فەقیرش لە زیاتیوی بدێ ئەمریکای لەولاش خاتوونەکان شتەکەت حەز لێ بیکڕی ئەوە پڕی دنیای بازارە ئەو ئۆنلاین و مۆنلاینە سەری ئەو خەڵکەی خوارد بەخوای هەرچی هەیە وەڵا لە ئۆنلاین جارێ ئەو دەستە خوشکانە لۆت دەنێری ڕاز ڕەشیکەوە هەرمەیکەوە بەڕاستی مەیکەوە ئەگەر دەیەوێ بالۆت بکڕی بە هەدیە لۆم دەنێری کاکە لۆم بکڕە بە هەدیە ئەمە قانونەکەم دانایە لە تەکبیرکردنی دەڵێم هەر تەکبیرەکەم لۆ کدەی پارەکەی دانێ بڵێ ئەم سارت لۆ ناگۆڕ دەڵێم بینە پارەی با سارێ بگۆڕم ئەتوو قسەی زل دەکەی کاکە من نیتمەوە پارێ ئێوە نییە لۆ منتیقەی دانیشتی بینە پارەی با بچمە منتیقەی دیکە پێم خۆشە قسەی زل نەکەی دەشکەی وەرە سەر واقعەکەی کابرا گوتی لە برای خۆی پرسی لە سەردەمی زوو ها باسی ئێستا ناکەم گوتی ئەرێ برا وەزعت کۆ گوتی وەڵی ئەلحەمدوللا بەس 500 دینار قەردارم گوتی خوای ئینشاڵڵا خوا لۆت سەهل دەکات دەڕوا پاش ساعتەش دێتەوە دەڵێ وەرە کاکە ئەوە 1000 دینار 500 قەردی خۆت پێت دێەوە بە 500ەکەیت کە ژیانی خۆت دەکەی دەڵێ کاکە خۆم پارەم داوە لە تو نەکردیە گوتی کاکە من چیشم هەیە لە تو دەپرسم ئەگەر نەمەوێ یارمەتیت بدەم زۆر مهمە ئەمە لە یەکتری دەپرسین ئەرێ سەحەتت کۆ وەڵی بڕک نەخۆشم دەبڵێ کاکە چ لۆ بکەم لە نەخۆشی کە تۆر با بچینە دکتۆری پارەت پێویست نە لەوەی بچێت دکتۆری مادام لێی مەپرسە هەندە احترام هەندە چەلەنگنی ناتوانانی بێ ناواقعەکە لێی مەپرسەوە نیە تەکبیر لە ڕووی اقتصادی ئەمن تەرکم کردێت تەکبیران مەکەن لە یەکتری خێرتان دەگاتێت چونشی خەڵک ژیانی زەحمەت بووە
ماندی بۆ لە دەست ئەو ژیانێ ئەتوش تەکبیری لۆ دەکەی پێی تەرتیب نابی با بڕۆین بارودۆخی کۆمەلگا بەگشتی ڕۆلی هەیە لە سەمن لە سەدانانی بودجە بنمونە شەڕ و دەدا بنمونە معاش نایە موسەنیە ئەوە مانجی 11 مانجی دەمان وەرنەگرتیە مافی خۆمانە تۆزێک دەستمان بگیرێ لە مەسلەی قەراردان لە پارە سەرفکردنی شتێکی ئاساییە پێم شۆش مەبن و ئەوەتان لە بیربی خوای گەورە دەفەرمێ وەفی السەمائی ڕیزقوکم وما توعدون ڕزقیش بە شێوە فراوانەکەی نەک پارە کاتێک بودجەی دابنێ دەبی ئەو خاڵان ڕەچاو بکەی بەسەریعی ئەو بڕەپاری لە بەردەستە دەبی لە بیرت بی کۆی پارەکەی دەبی حسێب بکەی چوارگۆشەی سەرفکردن ئێستا باسی دەکەم دەبی لە بیرتان بی هاوسەنجی لە گشت پێکاتەکانی ماڵ ئێستا پێتان دەڵێم چییە نە زۆر پێوەرکردن و نەکەم پێوەرکردن بڕی پارەی بەردەست جەردی کۆکردنەوەی گشت پارەکانت باسم کرد ئیت و ئی خێزانت ئی منداڵت چەند بزنت هەیە چەند پارێت کە دێت دەست دەبی هەمووی ڕقم ها شەر نییە پارەکە لە بەردەستت بی ئەوها بژمێری بە پارە نه ڕقمە یانی ئەوەندە پارەمان هەیە دووەم طبعا تحلیلی لۆ دەکەی ئەو پارانە شیکاری ئەو پارەی کووە بنمونە ئەتو پارەکت هەیە مردیە حسێبی لۆ ناکەی ئەو پارە مردیانە دەبی تحلیلکەی پارەی مردی ناخێ ناو بودجەی چونکی لەوانەیە نێتەوە لەوانەیە نەتوانی سەرفیکەی یان پارەکت هەیە لە قەرزە نازانی کەنجین دێتەوە نابی حسێبی ئەو پارەی بکەیت چونکی ئەو ناستە ناو بودجەی ئەوە قەرزە وەچی قەرز هاتەوە بیخە بودجەی پاشتر بیخە بودجەی مانجی پاشتر یان ساڵی پاشتر ئەو پارەی کە من دامنایە و بەشم ناکات چ بکەم لەوەی پارەکەم زیادبی ئەوە تەبەن یەک بەش و دەرسەکی محازەرەکی بەتەنەیە کە کو پارەی خۆم زیادکەم سێچار وشەم لێرە باسکردی لە خۆتان لە دوی بگەڕن یەکەم دەتوانی لە هەمان پیشەی خۆت ئیبداع بکەی لەوەی پارەی زیاتر پەیداکەی کاتی زیاتری پێ بدەی لەوەی پارەی زیاتری پەیدا بکەی لە هەمان پیشە بەرەو پێش بچی ببیە مدیر ببیە سەرپەرشتیار ببیە شتێک لەوەی پارەی زیاتر پەیدا بکەی ئەوە لە هەمان پیشە زیادکردنی کارەکی دیکە چلو خۆ چلو خێزانت بنمونە جەنابەت مامۆستای ئیش دەکەی هەر ئەوی شەش پێ دەکرێت ئەگەر دەتوانی ئیشەشکە زیادکە فکر کە بزان چی ئیشەشکت پێ دەکرێت واز لە شەهادەی بینن ئەگەر دەتانەوێت پارەی پەیداکەن واز لە شەهادەی بینن شەهادەت چەقبەستوت دەکا ئەمن مهندسم دەبی لا مهندس بم شەرت نییە بڕۆ فڕنێکی دانێ بڕۆ لە شوێنێکی شکە کە دەتوانی ئیش بکەیت ببەم حاسبی شەریکەچی خۆشەر نییە لە هەندەسی بی لۆ کەس ئێستا سەرۆک دەوڵەتەچی ئیلا دەبی سەرۆکایەتی تەواو کرد ئیلا دەبی داری تەواو کردبی نا یانیش ئیشەکی زیادکە لە بۆ خێزانەکەت هاوسەرەکەت ئەگەر لە ماڵێ و مەجای ئیشەکی هەیە ئەوە دەیان خولی دوورمانی و مەسەرەن ئیشی ماڵ و سوام زۆر شت هەیە دەتوانی بیکەی ئەو ئیشانە دەبنە سەپۆرت و یارمەتیدەر لە بۆ پیاوەکان یان کەسی دیکە لە ماڵێکە گەورە دەبی یارمەتی بدە ئیش بکات کوڕەکەت گەیشتیتە مەرحەلەی دەتوانی ئیش بکە یارمەتی بدە فێرە ئیشەکی بکە فێرە سەنعاتەکی بکە ئەم ڕۆژەکی یەکێک هاتەکەنم مدیر بم لە مستەشفایەکی خەریجی کولیە شەریعە بوو گوتی دەمەوێت ئیشەکەم بدێ گوتم والله پێم خۆشە ئیشت بدەمێ بەس واللهی هیچ ئیشێک لە مستەشفای لە بۆ خەریجی شەریعی نییە ئیشت لە ئیستعلامات کردیە گوتی ناوەڵە ئیشت لە حسابات کردیە ناوەڵە لە هەر شوێنێکی ئەو مستەشفای فکرکەوە ئیشت پێ دەکرێت پێم بڵێ گوتی بەخوای هیچ ئیشم لە مستەشفا بەس نەخۆشببووی مەهاتی مەخەستەخانەی گوتم چت لێ بکەم پێشنیارە پێ دەڵێم گوتم ئەگەر ڕات لێ ئەمن قبولمە گوتی فەرموو گوتم خولی پیشەیی هەیە و بە جەنابیشتان دەڵێم خولی پیشەیی هەیە لە زانکۆی جیهان 15-20 دینار لێوەردەگری ئەویش مەوادت دەداتێ مەسەرەن لۆ حەلاقی مەقەس و شەو و مەچینە شتە دەداتێ لۆ خەیاتی مەقەس و لێڤڵ و ئەو شتانە دەداتێ ئەو خولانە بە بەلاش دەکەنەوە لۆ گەنجان گوتم وەرە بابت نێرم حەز لە حەلاقیە لە خەیاتی لە چانە گوتی لە حەلاقیم حەز لێ گوتم وەرە دەدبەمەوێن دەر بەخۆشم بە ساری خۆم دەدبەم دەست پێ بکە حەلاقی بکە و دوایە کە تەواوی وەرەوەکنم ئەمن دوکان لەدادنن حەلاقی چەند تێدەچی پێم دەکرا دەمتوانی و پسار پێنج زۆرەقەی لێسەر بکەم دوای لێ بکەمەوە بە قەرز گوتم بەس بۆ مەرجەی شریک دەبین گوتی باش قبوڵە والله پاشی پێویستی بە منیش نەبوو حەلاقی خۆشی دانا الحەمدوللا وەزیفەی تایبەتی خۆی و صاحب ئیشی خۆیتی و منەتیش منیش یەڵ نەگرت کە من لە ئیشەشی دابنێم فکرکەنەوە بزانە ئەو کەسانی لەگەڵتانن براتە منداڵتە کورتە کەستە چ دەتوانی چی شێک بکە لەوەی بودجەی تو زیاد بکات دەتوانی فکر لە ئیشی سەربەخۆی خۆت بکەوە وانەڵێ مامۆستا جیهاد بە قورئان ئەمن پێ لێ دەنێم مادام بەکارنهێنانی کۆی پارەی بەردەست زۆر مهمە بەو پێوەرە بە هەمووی بینمە سەر شاشەی وەرە بگەڕێەوە
هەتا بکرێ گوتمان پارەکەی دەینێ بەردەستی خۆ چەند پارە تێوە نییە هەتا بکرێ بە 160 ئەو پارەی بژی هەتا بکرێ نەکرابی کە 170 نەکرابی کە 180 غەڵەتترین شت ئەوەی ئەو پارەی کە هەتە هەمووی بەکاربینیەوە بنمونە 500,000مان دانابوو لە قیاسوە نەبوو لۆ ئیشەکەی من گوتم 500,000 پەیدا دەکەم 160 500,000 دەکات چەند 300,000 دینار یعنی محاولە بکە لە ژیانی خۆت بە 300,000 بژی ناتوانی بیکە 350 170 ناتوانی بیکە 180 400,000 مێڵە بگاتە 500,000 کە پارەکە بەشت ناکە سمیناری ساماندار بن شادومان و ساماندار بن دکتۆر محمود معەزەمی هیوادارم بچن گوێی بدەنێ لەوێ باز دەکات دەڵێ ئەگەر 160ەکە بەشت ناکە بڕۆ پارەیت کە پەیداکە تا 160ەکە بەشت بکە بڕۆ 160ەکەی زیاد کە تا 160ەکە بەشت بکە 100 کە چلێ بکەین لە میلەتی کورد قسەکمان هەیە دەڵێ پاشەکەوت نا پاشەکەوتمان ناوێ پاشەکەوت لۆ ئینسانی ترسنۆکە پاشەکەوت لۆ ئینسانە چێ قەنەعەتی بەخوایەتی و ڕبوبیەتی خوای نەبی ترسی ئەوەی هەیە کە لە داهاتوو پارەی پێویست بی ئەمە لە داهاتوو پارەم پێویست بوو خوایەکە زۆر دەوڵەمەندە دەمداتێ نا بەو ناوە پاشەکەوت مەکەن ئیستیسمار پێ بکەن پارەی جودا بکەنەوە لەوەی زیاد بکات لەوەی لە ژیانتان بتوانن بەو پارەی ئیش بکەن ئەمن ئەگەر هەمومانجێ 200,000 بەلاوە نا پاش 5 ساڵی دەتوانی بڵێ دکتۆر هەژار ئەتوو مەشاریعت هەیە ئەمن ئێستا 20 میلیۆنم هەیە 15 میلیۆنم هەیە دەکات دەفتەرێک دەتوانی بەو دەفتەرەی چی ئیشەکی لۆ من پێ بکەیت ئەمن دەتوانم چی ئیشەکی پێ بکەم بەو دەفتەرەی وازحە ئیستیسماری پێ دەکەن ئەدی ئەو 100 دێت چیە چێ پێم دەڵێ دەکرێ بەس ئەم پێم باش نیە بەڵێ احتیاط لەمە ئەو 100 سیمان هەیە لۆ کورتێنان لۆ احتیاط یاڵا بەخشین چی دیکە بەتەمام بڵێ بەخشین ڕێیتان هەبوو لەسەر بەخشین حاڵەی تەواری بەس لێرە هەمانە کورتینان لە نزیکە لە حاڵە تەواری لە 100 دەتوانین جێ بڵێ بەخشین بەخشین ئەو 100 دێ باخوا شریکمان بی لە پارەکەمان لە بودجەکەمان ئەمە لە بیرمان نییە قەرارە 500,000 فکلێ دەکەینەوە 50,000 دەکا ها 100 دێ زۆرە 50,000 گەلک زۆرە بەڵام لە بیرمان نییە خوا 450,000 بەمە بەخشیە 450ەکەمان پێکەمە 50,000مان پێ زۆرە میحوەری ئەساسی لەو سلایدەی تێگەیشتن دەتوانن بودجەی ماڵ جێبەجێ بکەن تێنەگەیشتن لەو سلایدەی دوایی بەتەنێ وەرنەوەکنە من دەبی هەر تێبگەن هیچ حەلتان نییە ئەوە ئەساسی سەرفکردنی پارەیە وە بەوەش کۆتایی پێدەن چار گۆشەمان هەیە چار پێگەمان هەیە ئەوە 1 2 3 ئەوەش چارە لە چارگۆشەی یەکەم هەموو ئەو شتانەی کە لە ژیانی تو زەڕورە و دەبی پارەی لۆ دابین کەی نەشت بی دەبی قەرزکەی یەکەمین سەرفکردنی پارەیە یان یەکەمین محەتەی سەرفکردنی پارەیە ئەو پێویستیانە کو دەزانین پێویستیە سوالێک هەیە لە خۆتی دەکەی ئەگەر ئەو شتەم نەبی ژیانم دەڕوایان ناڕوە ئەگەر گوتت نەخێر دەبی دابینیکەی بنمونە باباسی غازی بکەین ئەگەر غاز لە ماڵێ نەبی خوشکەکان ژیان دەڕوایان ناڕوە بەخۆ یەک بەشەری خوای نای ناخۆ چاش سبێنان ناخەوە نیە کەواتە غاز زەڕورە دەبی پارەی لۆ دابینکەی ڕایەخ لە ماڵێ هەبی نەبی ژیان دەڕوایان ناڕوە ڕایەخ یەکەم ژیان ناڕوە بەبێ ڕایەخی یەکەم لە سەعاردی ڕەخ و تەقوە نیە بەڵام سەرچەفی سەرچەفی و سەرچەفی سەرچەفی و سەرچەفی زیادە وەنیە با پیسبی دەشۆم ئەم باسم لە زەڕوریاتە جارێ دەمەوێت 300,000ەکە بەشم کە لەگەڵم بن ینی دەمەوێت 300,000 پارەم بەشم کە جارفکردم لەوەی نیە پارەم زۆرە و بەکەیف خۆم پێوە دەکەم ئێستا مافورەکەم هەیە لە ماڵێ مافوری دووەم ژیانم پێی هەبیوان نەبی دەڕوایان ناڕوە دەڕوە کەواتە زیادە نایکەم سۆبەکەم هەیە لە ماڵێس بەبێ سۆبە ژیان دەڕوایان ناڕوە کەواتە گەر سۆبەم نییە دەی بیکڕم بەڵام ئەگەر بیکەمە دوو سۆبە دووەم سۆبەم نەبی ژیانم ڕادۆستی ڕناوەستی کەواتە زیادەی دووەم سوالەکە وازحەوە نیە ئەگەر ئەو شتەم نەبی ژیانم ڕادۆستی ئەوە زەڕورە دەبی دابینیکی دووەم
ئەوە بەشی یەکەمی پارەکەم لێرە دەڕوە، بەشی دووەمی پارەکەم ئەو شتانەیە کە حاجەتە. سوالەکەی چییە؟ ئەگەر ئەو شتەم نەبی ژیانم دەڕوایان ناڕوە، وەڵامەکەی دووشتە دەڵێ ناڕوە بەڵام ئێستا دەڕوە، کەواتە لێ ئێستا دەتوانم نەیکڕم. بنمونە هاوینە خەڵک زمەی دێ لە نەفت کڕینێ، وڵا نەفت هەرزانە. ئەگەرە من نەفتم نەبی ژیانم دەڕوایان ناڕوە، بەخۆی زستانان ناڕوە بەڵام لە ئێستادا دەڕوە، کەواتە زەرور نییە، حاجەتە، مەجای تەعجیلم هەیە. ئەوە یەکیانە. یەکت شەش سوالەکەی هەمان سوال دەکەمەوە، ئەگەر ئەو شتەم نەبی ژیانم دەڕوایان ناڕوە، دەڵێ دەڕوە بەڵام بە کرچ و کاڵی دەڕوە، یان ئەگەر کەمۆکەچی لێ بکڕم ژیانم دەڕوە، کەواتە ما لا يدرك كله لا يترك جله. ئەوەی کە هەمووی ناکرێ هەندێکی دەکرێ. هاوین دادێ مبەڕیدەکەم هەیە، بەڵام مبەڕیدەکەم تێک چووە. مبەڕیدەم نەبی ژیانم دەڕوایان ناڕوە بەڵام تێک چووە، دەبی چایکەمەوە. کڕینەکەی دەبتە حاجەت. پارەم هەبوو بەشی قڵەکی دیکە دەبتە حاجەت. پارەم نەبوو مەجال هەیە مانگەکی دیکە بکڕم، مەجال هەیە لە زیاتی مبەڕیدەکی گەورە گچکەتر بکڕم، مەجال هەیە لە زیاتی مبەڕیدەی پانکەی بکڕم. وازەحە بەشی دووەمەکەی بابین مەسە جلک و بەرک. ئەوە لۆ خوشکانیش ڕاستە و لۆ برایانیش ڕاستە. ئەگەر ئەمن بەس ئەو قاتەم هەبی ژیانم دەڕوایان ناڕوە، دەڕوە یامە و یامە زمانی خۆی من لێ عدادی بووم، یەک جلکی مەکتەبێم هەبوو، بەخوای دەیان شوشت سبەینان بەتەڕی لەبەرم دەکرد هەندێک جار، غەسالەی چ ڕۆژی چ و خانی مهمی چ و ژیانم ڕۆی وەنیە. جلکی دووەم حاجەتە، خۆشە جلکی یەکەمت هەیە، ئی دووەم ببتە حاجەت. ئەدی سێم دەیان خەڵکمانێ دەستە بازاری سێی پێکەوە دەکڕیت، دووی پێکەوە دەکڕیت، چاری بەخۆی یەک قلیشی لۆ زیادە. هەیتی بە جلکی خۆی چوتە بازاری، خۆ ببورن خۆ بەڕووتی نەچوتە بازاری. ئەوە نییە کەچی هەر دووەم کڕینەکەی جارێ حاجەتەکە دەتوانی نەکڕی، کەواتە ئەو شتێک کە یعنی زیادەی ژیان نییە، زەرورە لە ژیان، حاجەتە لە ژیان، بەڵام دەکرێت ئێستا نەبی، دەکرێت گچکەتر بی، کەمتر بی، دەکرێت لۆ ناکرێت. لە بری قاتەکی بکڕم بە $100 دەکڕم بە 20,000 بە 30,000 چایبیتی مهم دام دەپۆشی. ئەوە حاجەتەم. ئەوە بەشی دووەمی پارەمان لێرە دەڕوە. بەڕێزان سەفرەی تێدا نەبوو، مەطعمی تێدا نەبوو، ئەو دوو بەشە و نەبوو، پیاسەی تێدا نەبوو، گەڕانی تێدا نەبوو، جادۆبانی تێدا نەبوو، بە کەیف خۆ سلف لێ دۆ بڕۆ باژۆ تێدا نەبوو، برادەراتی تێدا نەبوو، خزمەتی تێدا نەبوو، میوانداری تێدا نەبوو. ئەوانە هیچی تێدا نییە، چونکی ئەوانە نە زەرورن نە حاجەتن. وازەحە خزمەتی دەکەی دەتوانین بە تەلەفۆن بکەی. وەزعت خراپە، زار ڕەحمەت لە باب، وەزعت خراپە لە ڕووی مادی تەلەفۆن تێ دەتوانی خزمەتی پێ بکەی. دنیاکە وایلاتی ئاساییە. پارەشت هەبوو دێنە بەشەکەی سێم. بەشی سێم پێی دەگوترێت چارگۆشەی سێم، ئەو چارگۆشانەی کە قیاسم کرد هێشتا مایمە بێمە پێشتر، پێی دەگوترێت کەمالیات. ئەمن حیجابەکەم هەیە، قەدە جلکەکەم هەیە، ئەگەر چەفیەکی دیکەی ڕەنگە شتکەم هەبی زۆر جوانترە لەگەڵی، بەڵام عیبی نییە بۆ چەفی خۆش، کەواتەوە کەمالیاتە. سوالەکەی چییە؟ ئەگەر نەمبی چ زەرێر دەکەم؟ هیچ. ئەگەر هەمبی چ قازانج دەکەم؟ جوانی، کەمالی، شتێکی باشتر، شتێکی جوانتر. لە ماڵی قەنەفە نەتبوو چییە؟ چ مشکلەیە؟ باپیرانمان لەسەر قەنەفەی دانیشتینە؟ نیز مهم نییە. هەدبی چییە؟ کەمالیاتی ژیانە، خۆشە، شتێک لە زیاتر لە حەدی خۆتت هەیە، ئیسراحەتتری، پشتت نایەشی و مرتاحی میوانێک دە لەسەری دادەنیشی. مێز و کورسی نان خواردن، هەموو ڕۆژ گۆشت خواردن، ئەوانە هەمووی کەمالیاتی ژیانە. ئەمن پێتان دەڵێن ڕووی تۆ بووە هەفتەی یەک ڕۆژ گۆشتیش نەبوو پاقلەی بخۆ لە باتی گۆشتی تەواوە. تۆ پێکم هێنا خەڵاس. یعنی ئەگەرە تو بەڕاستیتە لە دووەوەی کە اقتصادی بکەی لە ژیانی خۆت دەتوانی. لە بری گۆشتی سۆر گۆشتی سپی بخۆ هیچ مشکلێ نییە، مریشک هەرزانترە. تێک ماست. ئاخیر مڕەبەعمان هەیە کە قیاسم کرد گوتم چارەمیان، ئەویش پێی دەگوترێ مەسروفات یان شتی زیادە، جەمالیات. ئەوە چییە؟ دیسان لە سێی یەکەم بەبیرتانە مۆتە خواردنی تێدا نەبوو، مەطعەمی تێدا نەبوو، هەتا کەمالیات نییە لە معلوماتتان خوشکان و برایان. چوونە مەطعەمێک ناخواردن کەمالیاتیش نییە لە ژیانی تو، شتی زیادە.
زیادە ئەو گۆشتەی لەوێ لێ سۆرکرایەوە یەک شت دەپارەت لێ دەستێنی ئەو گۆشتەی لە ماڵی خۆت سۆرکەوە سێ جەمی پێ دەخۆی بەو نەوعی بخۆی کە ئەوان دەدەنێ ها چەند لە ماڵی خۆت داد نایەوە وەخەکە لە سەدانە ئەوێ کردە گۆشتی لۆدانای 15,000 لێ دەستێنی مۆتە خواردن و سلف لە سیارەدان و سەفرە و ئەوانە با توخوا باسش سەفرەی ئەگەر بە زەڕوری دابنین با بڵین ساڵێ سەفرەك زەڕورە دوان زەڕورە سێیان زەڕورە بودجەی لۆ دابنێ کاکە وەرزی جارێک سەفرەی بکە هەر وەرز گۆڕا سەفرەی بکە بۆ زستان سەفرەی بەفرێ بکە بۆ هاوین سەفرەی بکە قەیدی حاجەت ئەوەیە کە سەفرەکەی لەگەڵ خوشک و برا و برادەر و خۆشە ماوەماوەش لەگەوانیش بڕۆی ئەوەش حاجەتە پێویستە کەمالیات ئەوەی هەرچێ گوتی سلفی لێدەوە توش سلفی لێدەی خۆشە هەر بڕۆ دەرپەڕە بەڵام ئیسراف و زیادە ئەوەیە لەبەر سەفرەی پێڕانەگەی ژیانی خۆت بکەیت ئەوە ئیسرافە ئەوە زیادەیە لەبەر نانی دەرێ نەتوانی بە خۆشی وەچ حازرکەی لەبەر دلیڤەری نەتوانی کێکەش دروستکەی لە ماڵێ بخۆت هەندی ئەو لە ئەولای داوت دەکەی مەزار دنێ لەگە ماڵمداری خۆت دابنیشی ئەوانە هەمووی زیادەنە ئەو جە لێکدەوە لە ژیانی خۆت بزانە چ پارەکەت لەو زیادەیە دەڕوات و چەندت پارە لەو زیادەیە دەڕوە چەند جار جلکت کڕێ پێویستت پێ نەبووە چەند جار چوویە مەطعمەکی پێویستت پێ نەبووە چەند جار چوویە مەطعمی ئەمن یەکەش دەناسم بەڕاستی شتی لێ فێر بوویمە کە دەستە مەطعمی چاوەڕێ دەکا منداڵەکانی و ژنی و منداڵی هەمووی داوا بکەن تەمەشا دەکا ئەگەر داواکاریەکانی وان زیاد بی بەخۆی داوا ناکە لەبەر ڕەزیلی نییە دەڵێ خواردنە زیاد دەکا ئەمن لەگەی قیچەش دەخۆم لەگەی قیچەش دەخۆم ئەمن خازانزم کرد هەموو نەوەکم خوارد وازەحە نە ڕەزیلیە و نێ ترسە لە پارەی زیادە ئیسرافی ناکە پێکهاتەی ماڵ تەواو بووین پێکهاتەی ماڵ ئەوە حاضرش تایبەتی دەوێت بەڕاستی مەسەلەی ئەنجومەنی وەزیران ماڵی مە پێک دێ لە هەموو وەزارەتەکان پەروەردەی تێدا سەحەی تێدا دەبی پارەی لۆ دابین کەی لۆ نەخۆشی لۆ منداڵان لۆ ئەوەی ئەوە هەر وەکووە بیرهینانەوە لۆم باسکردن کورد هینان ئەوە باسم کردیە بەڵام ئەوە لایەنە نەزەریەکەی کاتەکە تو سەتاسەتی پارەکەت 120 سەرف کرد 120 کورد هینان هەیە ئەگەر 180 پارەکەت 180 سەرف کرد 120 وە بەرهێنان کردیان با بڕۆین ئاخر دو سێ سلایدی ئاخریتان پیشاندەم حەزم لێ و کۆتایی پێبینم ئەجەگەر سوالێکتانێت ئەو داعف و گوڕی دەبین لەسەر پارەی دانیشتە زۆرمان هەیە لە ژیان لەسەر پارەی دانیشتێ بەڵام بە فەقیری دەژی زۆریشمان هەیە پارە زۆر لی دوورە بەڵام بە دەوڵەمەندی دەژی مەبدە سەرچیەکە بریتە لە مەرجنیە هەموو کەم دەرامەتێک هەژار بی هەر وەکو مەرجنیە هەموو هەژارێک کەم دەرامەت بی بڵێمەوە مەرج نییە هەموو کەم دەرامەتێک هەژار بی ڕەنگبی دەوڵەمەند بی بەس پارەی نییە مەرجیش نییە هەموو هەژارەکیش کەم دەرامەت بی فەقیرە ناوی فەقیرە بەڵام پارەی زۆرە بەڵام بە فەقیری دەژی ڕچی لەو دانی خۆی دەبتۆ کە نانی پێدەخۆ جبران خەلیل جبران دەڵێ دەوڵەمەندەکان بەوەی نینە کە زیاتریان هەیە زۆر میهمە بەوەیە کە پێویستیان بەکەمتر هەیە دووبارەی دەکەمەوە دەوڵەمەندەکان بەوەی نییە یەکێک لە من دەوڵەمەندترە کە زیاتری لە من هەیە بەوەی لە من دەوڵەمەندترە کە کەمتری پێویستە لە سەرفکردن خۆگەر ئێستا من ملیۆنەکەم هەبی یەک کەچیش 10 ملیۆنی هەبی بەڵام ئەو تووشی نەخۆشیێکی بووە 20 ملیۆنی پێویستە بە عیلاج ئەمنیش تووشی نەخۆشیێکی بوومە بە 250-500 دیناری پاراستۆڵێک حەل دەبی ئێستا چی هەمان دەوڵەمەندەکەینە ئەمن دەوڵەمەندەکەمە با من پارەم کەمتر بی لێ جبران دەڵێ ئەو کەسەی کەمترین پارەی پێویستە لە سەرفکردن ئەو دەوڵەمەندترە لەوەی کە پارەی زۆری هەیە بەڵام زۆری پێویستە لە سەرفکردن کاتەکە تو بە 500,200 لۆ زیاد دەکا زۆر مهمتر و دەوڵەمەندتری لەو کەسێک کە 2 ملیۆنی پەیدا دەکا بەڵام 3 ملیۆن بەشی ناکە وازحە ئەوە مەبدە ئەنەوانە لە سیستەمی اقتصادی لەبیرت بی هەموو دەمێ لە ڕووی اقتصادیەوە خۆ بەراوردکردن بە بەرزتر و بەنزلمتر زەرەرتە باسمان لە حەدیثەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم مەسەلەی نیعمەتی خوا لە بیر چوونەوە و خۆ لێ تێکچوونە کە لە تەماشای بەرزتر لە خۆت مەکە و تەماشای نزمتر کە لە اقتصاد نابی لە خۆت نزمتر تەماشا بکەی نە لە خۆت بەرزتر چونکی لە خۆت نزمتر لە خۆت دەگۆڕی لە خۆت بەرزتریش خۆت لێ گچکە دەبتەوە و قەنەعەتت نامینێ دووەم ئەو قسەی لە اقتصاد ڕاستە بەقەدەر بەڕێی خۆت پێت ڕابچێش بەڕی من ئەوەندە درێژە داوای لێبوردن دەکەم ئەگەر ڕازی بە ماڵی من ئەم دەتوانم نان و ماستت دەمێوارێ بەخێر بەی سەر چاوم قبولیشت نییە فەرموو بڕۆ لە ماڵی خۆت پڵاو چەلاوەکەی بخۆ
ئەوەی لە بۆ خەڵکیت کە گونجاو لە من گونجاو نییە لە ڕووی اقتصادی هەمیشە ئەوەی بە خۆتان بڵێن کاتە دەتەوێت بە خۆت بڵێ لو ئەو منداڵی فلانی ئەو شتەی هەیە من نیتم لۆ منداڵی فلانی لە فلانە مەکتەبی ئەهلیە من نیتم بڵێ ئەوەی لۆی گونجاو لۆ من گونجاو نییە هەر ئەوە جوابەکەیت خوش بەخۆی دەزانی تەقسیماتی خۆی کووە ڕەنگبی منداڵی تو لە مەکتەبە ئەهلیەکەی بە زۆر خراپی لێ بەسەر هات بێ لەو مەکتەبەیە زۆر باشتری لە دەرچی ئاخر شتم و ژیانیش ئاخیری نییە هەر بەردەوامە ئەمنیش کۆتاییم پێدێن گۆش کۆتاییم پێدێ بەڵام ئەو ژیانە هەر بەردەوامە ئەو ئاەتە فێرمان دەکا هەموو ئەو پلان و شتانەی دایدەنین دەبی خوای گەورە پێمان دەفەرمێ ئەوە لەم یعلم أن الله يبسط الرزق لمن يشاء ويقدر ئەمە پلانی خۆماندانایە خوش پلانی خۆی هەیە هەمیشە دوعای دەکەین خوایە پلانەکانمان یارمەتی دەرمان بیلۆی بەردەوام بین و سەرکەوتوو بین پلانەکانمان ببیتە هۆکاری ئەوەی کە لە دینمان نزیک کاتەوە دوورمان نەخاتەوە و پلانەکانمان تێک بکاتەوە لەگەڵ قەدەری خوای ئەو کاتە دەتوانین بڵین ئەمە پلانێکی جوانماندانە و خوای گەورەش بەرەکەتی تێخست هیوادارم هەر هەمووتان زۆرتان هەبی کەمتان پێویستی سەرف بکەن هەر هەمووتان خۆشی سەحەتتان هەبی ناخۆشی و نەخۆشیش لە بۆ ئەو جوولەکە و بێدینانە زۆر سپاس خوای گەورە لێمان قبول کاو ئیشاڵڵا هەمووتان دەبنە دەوڵەمەند ساماندار نابن بەس دەوڵەمەند دەبن چونکی دەوڵەمەند زۆر گەورەتر لە سامانداری